دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. دەوترێت هاوڵاتیان بێهیوا و بێزارن. کێ هۆکارە؟ ئایا بیر لەو هەموو ناڕەزایەتی و بێزاریە کراوەتەوە؟ ئایا بەرپرسانی هەرێم کێشەکانیان پێ چارەسەر دەکرێت یان هەموو هاوڵاتیانیش بێنە سەر جادە و خۆپیشاندان بکەن بەرپرسان و حکوومەتی هەرێمی کوردستان هەر هێندەی دەسەڵاتە و لەمە زیاتری پێ ناکرێت؟ بۆچی ئەم هەرێمە بەم ڕۆگەیشت و لە ناو قەیراندا نقم بوو؟ قەیرانی دارایی، قەیرانی موچە، قەیرانی ئاو، قەیرانی کارەبا، قەیرانی کۆچ، جەنگ و داعش، تۆپبارانی سنوور و پێشێلکردنی سنوور هەر بەمەوە نەوەستاوە. لە ئێستادا قەیرانێکی دیکە شاتۆتە سەر و قەیرانەی کە هاوڵاتیان بەدەستیەوە دەیان ناڵان ئەویش زیادکردنی نرخی کارتی مۆبایل و کارتی ئینتەرنێتە. پرسیارەکەش ئەوەیە تاکی کورد هاوڵاتی لە هەرێمی کوردستان هیچ قەیرانێک ماوە تاقی نەکاتەوە؟ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت. من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دوو جار بیر بکەرەوە وەکو هەمیشە چوار میوانی ئەزیز و بەڕێز لێرن لە دەستە ڕاستم دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتۆی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان و هەروەها وەکو هاوڵاتیەک ئەم شەو لێرە حزوریە بە خێراتن دەکەم. هەروەها دکتۆر فەرسەد سۆفی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئێوەش بەخێر بێن سەرچاوان لە دەستە ڕاستیشم کاک عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بەخێر بێن سەرچاوان. هەروەها کاک سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێوەش بەخێر بێن سەرچاوان. هەروەها جێی خۆیەتی بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانە بکەم کە ئەم شەو لێرە ئەبن بە دەنگدان و بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و ڕێکوێکترەکەن ماندوو نەبن و بەخێر بێن سەر و سەرچاومان ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات و تەنها گوێ لە ڕێنماییەکان بگرن پاشان دەنگ بدەن. پرسیاری ئەم شەو ئەوەیە ئایا خۆپیشاندانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گرفتەکان چارەسەر دەکات؟ وەکو وەزانین ئێستا لە بەشێکی یا لە چەند شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان هەر لەو سەرەوە بیگرین لە کفری و سمود و کەلار و دەربەندی خان و پاشان بۆ سەیسایەق و بۆ نمونە لە ڕانیە لە چوار قوڕنا لە هەندێک جێگەی ترەگەرناوەکان لە شاوێز لە کەس نەزان ینی خۆپیشاندان کراوە. ئایا خۆپیشاندان گرفتەکان چارەسەرەکە؟ بەڵێ ژمارە یەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە دووە، بڕیارم نەداوە ژمارە سێ. ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. دەست بە دەنگدان بکەن تەنها یەک جار دەست بە و ڕقەمەیا بنێن کە اختیارتان کردووە. بەڵێ ژمارە یەکە، نەخێر ژمارە دووە، بڕیارم نەداوە ژمارە سێیە. بەڵێ کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە ئایا خۆپیشاندانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گرفتەکان چارەسەر دەکات؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. کاتمان کۆتایی هات دەستان خۆش بێت. من لە دکتۆر فەرسەتەوە دەست پێکەم دوجار دوای وەرگرتنی ڕێیەوەن دێمەوە لای تۆ دکتۆر سەروەر. دکتۆر دوو ڕاهەیە، ڕایەک هەیە ئەڵێت خۆپیشاندان بۆەوەی بوازەحیش بۆ بینەر ئێمە لەم بەرنامەیە نە تەحریزی خۆپیشاندانەکەین لە بە هاوڵاتیانی شەڵی خۆپیشاندان مەکەن. ئێمە خوێندنەوەیەکی منتەقی و دروستی بۆەکەین. خۆپیشاندان ڕایەکی ئەڵێ خۆپیشاندان کێشەکان چارەسەرەکە ئەبێت دەنگی ناڕزایەتی زیاد بێ. ڕایەکیشێ ئەڵێت ئەمە هەموو توانای حکوومەتی هەرێمە هەموو هەرێمی کوردستانیش بێتە سەر جادە هەرێندەیان پێکرێ لەم کاتەیە. ڕای تۆ چییە؟ بەنای خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ ئێوە. سڵاو لە میوانە بەڕێزەکان و ئەو میوانانەش کە لەگەڵمان ئامادەن لە بینەرانی بەڕێزیش. طبعاً خۆپیشاندان مافێکی ڕەوای هەموو هاوڵاتیانە و بەتایبەتی لەو سیستەمانەی کە دیموکراسن و یەکێک لەو ڕێگایانەی کە هاوڵاتی پەیامی خۆی، خەمی خۆی، معاناتی خۆی، ئێش و ئازاری خۆی دەگەیەنێ لە ڕێگای خۆپیشاندانەوەیە. بۆیە ئێمە لە یاسای خۆپیشاندانیش کە لە هەرێمی کوردستان هەیە و ئێستاش کە ئێمە لە لیژنەی دەستوری دەستور دەنووسینەوە یەکێک لەو پرێنسیپە گرنگانەی کە زۆر بەڕوون و بەوازەحی تەزبیتمان کردووە حقی هاوڵاتیانی کوردستانە لە خۆپیشاندان، لە ڕادەربڕین، لە پیشاندانی ناڕزایی بە هەموو شێوازەکانیەوە. لەوانەیە وردەکاری ئەوەی چۆن خۆپیشاندان دەکەن، لەکوێ خۆپیشاندان دەکەن، تەفاسیلی نەوعیەتی خۆپیشاندان، کاتی خۆپیشاندان ئەوە مەسەلەیەک بی دواتر قسەی لەبارەوە بکەین. بەڵام ئێمە
لەو ڕوانگەیەوەی کە خۆمان هەموو ئەو دەردانەی کە ئێستا کۆمەلگای داوا دەکات بینیومانە و ڕۆژانە لەگەڵ معاناتی خەڵک دەژین لە بێموچەیی لە بێکارەبایی لە دابەزینی دەخلی فەرد لە بێکاری لەو قەیرانە گەورانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە بەشێکیان لەوانەیە کەڵەکە بووی چەند ساڵی ڕابردوو بن بەشێکیشیان هەموو لایەکمان دەزانین کە وەی شومەی شەڕهات کۆمەڵی قەیرانی گەورە لەگەڵ خۆی دێنێت چونکە شەڕ نەکەر خوێن دەبات لەگەڵ خۆی بەڵکو تەمویلێکی گەورەی پارێشی دەوێت و ئێمە ئێستا بە فەعلی دەبێت دانی پێدابین لە قەیرانێکی گەورە دەژین و هەموو لایەکیشمان دەبێت مل بدەینەوە بەر پرسیارەتەی کە ئەوەی کە ڕوو دەدات لە هەرێمی کوردستان مەبەستمە لەم بەشەیە ئەوە وەڵامی پرسیارەکەیە بۆیە من پێم وایە من پێم وایە هاوڵاتیانی کوردستان سادەترین مافکە هەیان بێت بۆ ئەوەی وازحیش بێت کە ئێمە لێرەین و بەڕاشکاوانەش دەڵێن وەکو نوێنەری هاوڵاتیان لێرەین و من پێم وایە بە تەلەفۆنیش تەکلیفم لە جەنابەت کرد گوتم وا باش بوو لە بەرنامەیەکی وا بۆ ئەوەی هاوڵاتیانیش و بینەرانی بەڕێزیش ڕوئیایەکی وازحیان هەبێ لەسەر نەوعیەتی قەیرانەکان و نوێنەرێکی حکوومەت لێرە وایە ئێمە من بەخۆم وەکو ئەندامێکی پەرلەمان لەبەرەوە لە حکوومەتێکی ئیتیلافی پێکەوەین ئێمە ئێستا هەمومان لە یەک سەنگەرداین بە هەموو فراکسیۆنەکان ئەویش ئەوەیە داکۆچیکردنە لە خەڵک ئەوەی کە بۆی کات هەبێت بە یەکسانی قسە بکەین پێت زۆر بە کورتی پێت وایە خۆپیشاندانەکان هیچ لە دۆخەکە گۆڕن ئەمە مەسلەیەکی نزبیە خۆپیشاندان هەمیشە لە دۆخ دەگۆڕێەوە خۆپیشاندان هەمیشە وەسیلەیەکی و فشارێکی گەورەیە کە بەدەستی چەکێکی گەورەی هاوڵاتیە بەدەستیەوە کە بتوانێت گۆڕانکاری گەورەی پێ ئەنجامدا لەسەر ئاستی ئابووری لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی سیاسی بەڵام ئەوەی پرسیارەکەی دی وەڵامەکەی ئایا لەم دۆخە کە ئێمە ناتوانین موچە دابین بکەین دەتوانین بە خۆپیشاندان ڕێگا و بان و خزمەت گوزاریەکان زیاد بکەین مەسلەیەکی نزبیم پێم وایە تەسیری خۆی دەبێت بەڵام ئێمە هەمیشە لە پەرلەمان قسەمان کردو بە هەموو لایەکەوە داوای خۆپیشاندانی ئاشتیانە و هێمنانە زۆر سوپاس دەکەم کاگالی پێوە دەنگی زۆرتان هێنا نزیکی 140,000 دەنگت هێنا و ئەم 140,000 کەسە کە قسە لەسەر عەدەد نەکەین ڕەنگە ئێستا خەڵکێک لەوانەی کە دەنگی بە تۆ داوە بێهیوا بوو بێ ڕەنگە کۆمەڵی خەڵکی تر کە تەسەوریان کرد بێت تۆی چت پێ ناکرێت ئێسات بێتنە سەرەوەی کە بۆ نمونە ئەبوایە دەنگ بە تۆ بن قسەمان لە سەرەمەنیە بەڵام دەنگێکی زۆر تێنا تۆ و هاوڵاتیان ئێستا ناڕازی و بەدەست قەیرانەوە ئەناڵێنن پێت وایە قسە لەسەرەوە ناکەین حەقییان یان ناحەقییانە چونکە ینی داواکردنی کارەبا و ئاوەمانە من لە حەق دەرچووە مە شتی زۆر زۆر بەسیتی ژیانن هیچ ئەگۆڕێت خۆپیشاندان لە دۆخەکە یان تەنها کوردوەتەنی خۆپیشاندەران ئاسنی سار دەکوتن و کەس گویان لێ ناگرێت بڵێ بەناوی خوای گەورە دیارە هەرێمی کوردستان ئێستا بەدەست کۆمەڵی قەیرانی گەورەوە دەناڵێنێ ئەگەر 8 ساڵی ڕابردوو لێک بدەینەوە ئێستا سەختترین قۆناغە بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەموو گرفتانی کە باسیەکەی و ڕەنگە بەشە لەم قەیرانانە کە ئێمە ئیشی تیاکە نەیبینین خەڵک نەیبینێ مزاعفاتەکەی تا 10 ساڵی تر پێیوە بناڵێنی بە تایبەتی ئەو قەرزە زۆرەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کلیەتیشمانەیە ئەم دوانە بێ لێجێ ئێستا هەر ئەوانەی کە لە حکوومەتان بەرپرسن بەڵام ڕەنگ نییە هۆکاری دروست بوون بن نابێت کەس خۆی لە بەرپرسیاسی چی بدزێتەوە ئێمە لە ماوەی ڕابردووە کێشەی نەبوونی سیستەممان هەبووە مەسەن گرنگترین سەرچاوی دارایی ئەم وڵاتە وەزارەتی سامانە سروشتەکان تاوکو ێستا بە موەسساتی نەکراوە مەسەلەن لە دەرهێنانی نەوت لە فرۆشتنی نەوت لە پاڵاوتنی نەوت لە مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکانە یەک شخصە چۆن نەکرێ و چیەکرێ ئەمە تەفاسی زیاترە کاتی نییە من ناتوانم بڕۆم ئێستا وەزعی هەرێمی کوردستان لە قۆناغێکی خراپدایە من لەگەڵ برادرانمانە لە پەرلەمان دەردەشەیەکمان کردووە بە پشتیوانی خوای گەورە بتوانین بەسەر ئەم گرفتانەی سەرۆکی هەرێما ساڵ بین دڵنیا بن دەست ئەبین بۆ ئەو کەیسە گەورانە ئەبێ ڕوبەڕووی ئەو گەندەڵێ گەورە بینەوە شەڕی دروستکردنی ئەم سیستەمە بدەین باجەکەی هەرچی بێت چیت هەیە بۆ هاوڵاتی لەم لەحزەیە ڕەنگە بڵێ کاکە من زۆر زۆر لەوە پەلەترمە چاوەڕێکم کە قەیرانی سەرۆکایەتی هەرێم کۆتایی بێت ئێستا چیان پێڵی بەداخەوە یعنی خۆپشاندان سادەترین مافی هاوڵاتیە من دڵنیام هاوڵاتیانی کوردستان ئەگەر لە بەرچاوکردنی شەڕی داعش و ئەم دۆخە نەبووە یەکەم کەس لە ئێمەیان قبوڵ نەیەکرێ وەزع من دڵنیام هاوڵاتی کوردستان هاوڵاتێکی مەسئولە ئەگەر نا لە وڵاتێکی نەوتیە کە ئاستی بەرەمهێنانی نەوتی ئێستا 850,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بێت تەنیا 5 ملیۆن کەس بی خاوەنی سەرچاوی سروشتی زۆر بێت خەڵک کێشەی کارەبای نەبێت کێشەی ئاوی نەبێت لە کاتێکە نابێم کێشانە هەبن باش کاگالی لەم دۆخەیە وەکو دکتۆری ژووتی لەم دۆخەیە خۆپیشاندانی چارەسەرەکە خۆپیشاندان فشارێکە
کاریگەری هەیە بەڵام لە چوارچێوەیەکی مەدەنیە و من دڵنیام پێت وایە حکوومەت لە ژێرە و فشارە بتوانێت شتێک بکات بەم خێراییە نەخێر حکوومەت تووشی نەزیفی مالی بووە ئێستا نەزیفی مالی ئەوەیە تووشی خوێنبەربوونێک بووە پێی ناگیرێتەوە لەبەر ئەوەی ئەوانەی کە لەم پرۆسا گەندەڵی گەورەیان کردووە و ئەوانەی مستەفید بوون خەڵکی زۆر بەهێزن و ئەبێت هەمومان پێکەوە قەناعەتکەین سیستەمی بۆ ئەم وڵاتە دابڕێژینەوە ئەگەرنا من دڵنیاتەکەمەوە کەی بەو خەڵکاڵێ بە 600,000 بەرمیلەکە بگا بە 700,000 بەرمیلیش حل نابێ ئەم دۆخە بەمە حل نابێت ئەگەر سیستەمەکە دانەڕێژۆ لە سیستەمی موچەوە بۆ کۆکردنەوەی داهاتی نەوت لە کۆکردنەوەی داهاتی نەوتەوە بڕینی دەستی ئەو کۆمپانیا گەورانەی کە ساڵەهای ساڵە خەڵک فەقیرە بێت و ئەوان ئێستا کۆمپانیامانەیە لە سای نەوت یاریەمی کوردستانە سەرمایەکەی گەشتۆتە 12 ملیار دلار کەچی حکوومەتەکە خۆی 21 میلیۆن 20 میلیۆن دلار قەرزارە. کاک سۆران ئێوە سەرۆکایەتی لیژنەی مافی مرۆڤەکەن لە پەرلەمانەوە وترێت ینی سادەترین مافی مرۆڤەوە یە تۆ لە ماڵەوە کارەبات هەبێت ینی لە گەرمە خۆت و ماڵ و مناڵە ینی تر نازانم لە هەندێک شوێن لە منی کوردستان ئەڕۆن لە نزیکی ئەحماوە و لە شوێنە ساردەکانە خەون شەوان ینی ناڕوومە سەر قەیرانەکان زۆرن و خۆشت ئاگاداری چی ئەبێت چی بکرێت لە ئێستەیە هاوڵاتیان زۆر بێزارن ئێوە چی بەو هاوڵاتیان ناڵێن سڵاو بۆ بەڕێست و بۆ میوانە ئازیزەکانی هاوڕێم و ئەو بەڕێزانەی کە لێرن و ئەوەشی کەی گوێیان لێمانە من وەک نوێنەرێکی خەڵکی کوردستان لەگەڵ 110 نوێنەری تر کە لە پەرلەمانی کوردستانین وەکو خۆم لە نزیکبوونەوەی 2 ساڵی تەمەنی پەرلەمانی کوردستانە داوای لێبوردنم هەیە لە خەڵکی کوردستان بۆ ئەو دۆخە ناهەموارەی کە کەی کەوتووە و نەمانتوانیوە لە پەرلەمانی کوردستان وەکو پێویست بەدەم کێشە و داخوازی و چاکردنی دۆخەکەەوە بین مقەسیری یەکەم بەڵێ حکوومەتە بەڵام بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆی پەرلەمان و پەرلەمانتاران و لیژنەمانیەکانی پەرلەمانی کوردستان پێت وایە لە ئاستی تموح و ویست و خواستی هاوڵاتیان بوو بێتن کۆی پەرلەمان نەخێر کۆی پەرلەمان لە ئاستی چارەسەری قەیرانەکان نەبووە و من هەموو کات وتومە ئەگەر لە پەرلەمانی کوردستان 20 پەرلەمانتار بە فیعلی ئەرکی ئەدای کاری خۆی بکردایە دۆخەکە بەم جۆرە نەئەبوو لانی کەم ئیدامەی نەئەبوو لانی کەم ئەو کەم تەرخەمیەی لە حکوومەت هەیە بۆ چارەسەر بەم جۆرە نەدەبوو وەک دەبینین خۆپیشاندان گەیاندنی پەیامە فشارە لە کاتێکە ئەمە دەبێت پەرلەمان بیکە خۆپیشاندانانە ناکەن بەڵێ من پشتیوانی لە هەموو خۆپیشاندانێکی هێمنانەی داواکاری ڕەوای خەڵکی دەکەم جارانەر خۆپیشاندانێکە بوو ینی بەتایبەت لە حەڤەی شوباتی 2011 ینی ئەبیندران لە ناو من بۆ خۆمێکێک بووم لە خۆپیشاندەران خۆپیشاندەران ئێستا ئێمەیان ناردووە بۆ ئێوەش بێ هیوا بوو لەوەی کە خۆپیشاندانی شارەسەری دۆخەکەناکە ئەی چی ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی کوردستان لەو شار و شارۆچکانە دەیکە دەبێت پەرلەمانی کوردستان پێشەوەی خەڵک بگاتە ئەوە بۆی چارەسەر بکە وەڵامی بداتەوە حکوومەت بێتە ژێرباری چارەسەری قەیرانە بۆ حکوومەت نایە زۆر بە کورتی حکوومەت بۆیە نایە وەک جەستەیەکی لێ هاتووە تووشی شێرپەنجە بووە دەست بۆ هەر پارچەیەکی ئەم جەستەیە دەبەی وێران بووە چارەسەر ئەوەیە کە خوێنی ئەم جەستەیە بگۆڕی پارچەکانی ئەم جەستەیە هەمووی بگۆڕی واتە شوێنێکی ساغ لەم حکوومەتە کە کەڵەکە بووی قەیرانی حەو کابینەیە بە کابینەیەک چاک نابێ و بە خولێکی پەرلەمانی چان من دێمە وڵات بزان ئەم خوێنە بێت چۆن بگۆڕێت ئەم سەرەتانە بێت چۆن چارەسەر بکرێت دکتۆر سەروەر پرسیارەکەی من زۆر بە سادە و ساکاریەوەیە کۆمنت چیە لەسەر قسەکانیان زۆر سپاس خۆپیشاندان دیارە من هەمان ڕای ئەو برا بەڕێزانم هەیە لە سادەترین مافەکانی هەر هاوڵاتیەکە بەڵام خۆپیشاندان بەرامبەر بە دەسەڵاتێک دەکرێت کە خەمسارد نەبێت بەرامبەر بە دەسەڵاتێک دەکرێت کە باچی بە خەڵک هەبێت من لەگەڵ هەموو خۆپیشاندانێکی مەدەنیدام لە چوارچێوەی یاسادا بێت
بەرژەوەندی گشتی نەخاتە مەترسیەوە لە پێناو بەرژەوەندی گشتی دابێت بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتەی ئێمە دەسەڵاتێکی خەمسارد و بێباکە ڕاستە ئەوەی برای بەڕێزم کاک دکتۆر فرسەت باسی کرد شەڕ هاتووە شەڕ ماڵوێرانیە شەڕ کارەساتە لەگەڵ خۆیدا کۆمەڵێک بابەتی تریش دەهێنێ قەیرانی تر دەهێنێ بەڵام خۆ ئەم قەیرانانە هی ئەمە ساڵێک نی هی ئەم ساڵە نییە ئێمە ئەمڕۆ ساڵ ڕۆژی دەستپێکردنی ئەم شەڕە بوو یەک ساڵە شەڕە بەڵام ئەمە کەڵەکە بووی حکومڕانی 24 ساڵی ڕابردووە کەڵەکە بووی شەڕی ناوخۆیە کەڵەکە بووی دوو ئیدارەیە کەڵەکە بووی 50/50 کەڵەکە بووی برابەشیە کەڵەکە بووی هەموو ئەو سیاسەتانەیە کە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە جا هەر یەک و بەقەت پێگەی خۆی لێی بەرپرسیارە ئەوەی ئەمڕۆ دەیبینین ئەگەر نیشانەی ئەوە نەبێ کە ئێمە حکومڕانیەکی سەقەتمان کردووە سیستەمی حکومڕانی لەم هەرێمەدا پێویستی بە پێداچوونەوە هەیە نەمانتوانیوە لەگەڵ قسەکەی کاک سۆرانی کاڵێت حکوومەت ناتوانێت بێت بەدەم داواکاریەکانەوە چونکە تووشی شێرپەنجە بووە ئەبێ خوێنی بگۆڕی ئەبێ پارچەکانی بگۆڕی فعلا تۆش پێت وایە کە حکوومەت لە دەست و پێکەوتووە من پێم وایە حکوومەت لە دەست و پێکەوتووە چۆن ئەو قەیرانانەی کۆمەڵانی خەڵک ئەمڕۆ ڕوبەڕووی بوونەتەوە لە یەک لایەندا خۆی نابینێتەوە کاکە ئێمە قەیرانی ڕاستە ئەو قەیرانە دەکرێت بەشێکی دەرەچی بێت دابەزینی نرخی نەوتە ئەمە مەوزوعەیەکە هەرچەند من گومانم لەوەشەیەکە بەو دەرەجە کاریگەری هەبوو بێ یەکێکی تریان مەسەلەی قسەکانت چڕکەیتەوە لە بەشی دووەم لەگەڵ تۆ دەست پێکەوە یەکێکیان مەسەلەی حکوومەتی عێراقا حکوومەتی عێراق کە بودجێ بڕیوە ئەمەشیان بەشێک لە بڕینەکەی هۆکاری سەرنەکەوتنی سیاسەتی خۆمانین بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا ئەی قەیرانەکانی تر قەیرانی سیاسی هەمانە بەدەستیەوە دەناڵێنین فەرم و ئەمڕۆ گەورەترین قەیران قەیرانی مەسلەی دەستور و سەرۆکایەتی هەرێم و لەیەک خوێندنی حزبەکان و لە گومان بوون و شەڕی ساردی نێوانیان و کە لەیەک حکوومەتدان ئەمە چ پەیوەندی بەدەستی دەرەچیەوە هەیە دوای پێم بڵێ هاوڵاتی چ ڕەبتێکی بەم شتانەوە هەیە ینی هاوڵاتی کاتم زۆر بە کورتی بێت دکتۆر پێم بڵێ کاتی ناوبڕ لە دوای ناوبڕەکە لەگەڵ جەنابەت دەست پێکەم قسەکانە تەکمیلەکە داوای لێبوردنم هەیە هەندێک درەنگ دەستمان پێکردی نەرانی عەزیز ناوبڕێ گۆرەگرین و بە خێرایی ئەگەڕێنەوە خزمەت ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەی دووجار بیرکەرەوە بەردەوامین لە گەڵتان و تەوەری ئەم شەویشمان وەکو لە بەشی یەکەم گفتوگۆمان لە سەرکرد تایبەتە بەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەو خۆپیشاندانانەی کە ڕۆژانە ئاگامان لێبێ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەکرێت داوای خزمەتگوزاری زیاتر و چارەسەری قەیرانەکانن دکتۆر سەروەر ببوورە لە بەشی یەکەم کاتی تەواوم پێنەدای قسەیەکی هاوڵاتیان هەیە بۆی تەکمیلەی قسەکانی تۆ بێت ئەوترێت هەر هاوڵاتی ئاسایی من گوێم لێ بۆ بەنامە بۆ ماتوەڵێت یەک دنیا قەیران یەخەی گرتوین کە چی لە بریەوەی قەیرانەکان چارەسەرکەن قەیرانمان بۆ زیادەکەن گرفتی دەسەڵاتی ئێمە لە هەرێمی کوردستاندا بەردەوام ئەوە بووە ئۆباڵی ئەو قەیرانانەی ئەو گرفتانەی کە هەمانە بەو ماسپاردووە خستومانەتە ئۆباڵی ئەو بەتایبەت دەستی دەرەشی کە دەیڵێن ئەم قەیرانانەی ئەمڕۆ بەرۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستانی گرتووە هەر لە قەیرانی سیاسیەوە کە لە سەرۆکایەتی هەرێمە لە دەستورە لە حکوومەتی خۆجێیی ئێکاکە خۆمان بەرپرسیارین حزبەکان بەرپرسیاری چی ترە خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ قەیرانی داراییە جەنابەت نایەمە سەری کاتەکە کەمە یەک دنیا قەیرانە یەخەی خەڵکی گرتووە ئەخر ناکرێ ئەمڕۆ بێت ئەوە وەکوتت لە نەبوونی موچەوە و بڕینی هەرچی دەرماڵە و نەبوونی بازار و سلفکار و سلفەکان و ئەمانەی هەموو هەبوون بڕاوە هاتووە کارتی مۆبایلی گرتوەوە ئێستا دەڵێن ئەوەی سپلی تێژدێ بەس ماوە باجی خوێشمان ناکرێتن ئێمە لە حکوومەتێکداین لە هەرێمێکدا دەژین حکوومەتەکەمان بەڕاستی دەیەوێت باجی سویدی بەسەر کۆمەڵانی خەڵکدا بنێت بەڵام خزمەتگوزاری سۆماڵی پێشکەش بکات یعنی ئەمە ئەگەر بێ بەرنامەی و بێ پلانی ئەم دەسەڵاتە نەبێ چیترا قەیرانی ترمان هەیە هێزی پێشمەرگە قسە دێتە قسە وەڵا هێزی پێشمەرگە لە شەڕدایە لەبەر ئەومە قسە مەکەن با خەڵک خۆپیشاندان نەکات کاکە بۆ پێشمەرگە چییە پێشمەرگە هاوڵاتی نیە پێشمەرگە کەسێکی قارەمانە پارێزەری ئەم هەرێمەیە بەڵام ئەم پێشمەرگەیەش هاوڵاتیە ئەگەر من و تۆی هاوڵاتی خەمێکمان هەبێ بەکارهێنرێت بۆ ئەوەی قەیرانی پێپەردە پۆش بکرێت ئەوەی زانن هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان هەموو کوردێک
کە ناوی پێشمەرگا هێرێ دەستە سەرسنگ بە پێشمەرگاوە. ئەمە نیشانەی ئەوەیە کۆمەڵانی خەڵکێکی بەرپرسن هەست بە مەسئولیت دەکەن بەڵام مەسئول هەست بە مەسئولیت ناکە بەرامبەر ئەم خەڵکە. بۆیە پێشمەرگەش خوشتی هەیە، دایکی هەیە، مناڵی هەیە، ژنی هەیە، کە سوکاری هەیە، هەم دڵی لە لای جەبهەکەیەتی، هەم دڵی لە لای ئەو کە سوکارێشێتی بە پێچەوانەوە. من لەگەڵ ئەوەدا پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بێدەنگ نەبن، خۆپیشاندان بکەن، فشار دروست بکەن لەسەر ئەم دەسەڵاتە. کاتێک دەڵێن من ڕێزی زۆرم هەیە بۆ ئەو سێبرا بە ڕێزەم، ئێستا پێیان خۆشە کە ئەندامی پەرلەمانن هەرچی شتی باشە بۆ خەڵک هەبێت. ئەمە کە ئەندامی پەرلەمانە، بەڵام حکوومەت بە جۆرێکی تر تەسەڕف دەکات. نەخێر، من پێم وایە نە حکوومەتە و نە پەرلەمانە، دەسەڵاتە. دەسەڵات چییە؟ حزبەکانن، چونکو ئەمانە زیاتر دەکرێت بیبینی ڕەنگە بینەری ئێستادانی شوێ بڵێ دکتۆر سەروەر تۆ بۆ من لە پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانتاری پێشووی کوردستانی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کات بۆ واتان ناوت بۆ نەتانەوت بۆ نمونە هەر لە شەڕی ناوخۆوە، هەر لە قەیرانەکانی دواتەوە، هەر لە هەموو شتانەی بەرەو کێرێمی کوردستانی گرتووە تەسیری هەبووە. لەم قۆناغەیە ئایا تۆ بۆ نمونە کە ئەڵەی بڵێ خۆپیشاندان بکەن، ئامادەی خۆت لە خۆپیشاندانێک بەشداری بکەیت، ئامادەی بۆ کەس و کار لە خۆپیشاندانێ بەشداری بکەن، یان دیسان تەنها قسەیەکە و هاندانی خەڵکە؟ کاک یادگار، چەند ساڵ پێش ئێستا من ئەندامی پەرلەمان بووم، ئەو کاتەش وەکو خۆم وەکو سەروەر من هەمان قەناعەتم هەبووە. دەکرێت بە پرۆتۆکۆلەکان دابستنەوە سەیری بکەن بزانن سەبارەت بە خۆپیشاندانەکان من چی وتووە. ئەو خۆپیشاندانانەی کاک سۆران کە باسی کرد لێوێ بووە، من لەوەیە دەیان ڕۆژ چوومەتە ئەوێ لە نێوانە بووم لەگەڵ حکوومەتە، ئەو کاتە بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی کابینە بووە و لەگەڵ خۆپیشاندەرەکان. من بەشی هەرە زۆری هەندێک شێوازی نەبێت خۆپیشاندانەکە لەگەڵی دەبووم، هەموو داواکاریەکانیم پێڕەوا بووە. بەڵام نەتیجەی هەبوو خۆپیشاندانەکە بۆ نمونە با من یەک سەردی بچووکی ئەو مێژوت بۆ بکەمەوە. لە حەڤەی شوباتی 2011 خۆپیشاندان دەست پێیەکە بەردەوامە بێت تا نزیکی ناوەڕاست و ئەولاتری نیسان ئەخایەنێ، ینی 10-12 کەس گەنجە بن بە قوربانی، پۆلیسە بێ بە قوربانی، خەڵکە بێ بە قوربانی، ئیش و کاری هاوڵاتیان لەو مەنتیقە پەکی کەوت بوو، بازار لەو مەنتیقە وەستا بوو، هاتوچۆ ڕاگیرا بوو، هێز برایە سەریان، شوێنەکەیان سوتێنرا، هەڕەشەیان لێکرا. دوجار دوای 65 ڕۆژ ئەم خۆپیشاندانە کۆتایی هات. تەنانەت پەرلەمان بڕیار بوو، نازانم چی بوو بۆی دەرکردن شاردرایەوە. هیچ یعنی خەڵکیش لەم مەنتیقەوە ئەڵێت خۆپیشاندان بێ ئەنجامە، تەنانەت دەگە دوومانیش بخایەنێ. وایە؟ کاکە یادگار، من پێشتر وتم لە سەرەتادا خۆپیشاندان بەرامبەر بە دەسەڵاتێک دەکرێت کە خەمسارد نەبێ و بێباک نەبێت. دەسەڵاتە خەمسارد و بێباکە؟ ئەمە دەسەڵاتێکی خەمسارد و بێباکە و هیچ دەسەڵاتێکیش حەز بە خۆپیشاندان ناکات بکرێت. بەڵام با من پرسیارێک بکەم، بە پرسیارێک وەڵام بدەمەوە. ئەگەر بێت و ئێمە بەراوردی ئەو کاتە بکەین، ئایا ئەو خەڵکەی ئەو کاتە شێت بوو خۆپیشاندانی کرد؟ دامەزراندن هەبوو، پێشینەکان هەر هەمویان هەبوون لە پێشینی هاوسەرگیری و خان و بەرە و کشت و کاڵ و پیشەسازی و ئەمانەوە، بیمەی بێکاری هەبوو. من ئێستا ئامارێکم لەبەردەستا لەو سەردەمدا لە سەردەمی کابینەی شەشەمدا ئەوەی کەواکرا نزیکەی 400,000 کەس لەو پێشینە و هەموو ئەو لایەنانێکەوە هەبوون سوودمەند بوون، بەڵام ئێستا نەماوە. ئەو کاتە بازار هەبوو، خۆ یەکێتی وە بەرهێنەران یەکێک لە قسەکانی دەیکا دەڵێ 750,000 کەس ئێستا بێکارە لە هەرێمی کوردستاندا. کاکە خەڵک تووشی قەیرانی کۆمەڵایەتی بووە، تووشی قەیرانی نەفسی بووە. لە 2011 دۆخەکە زۆر خراپترە، زۆر خراپترە، نەکار زۆر خراپترە، ئاسمان و ڕێسمانی نێوانە. بۆ دەبێ لێرەدا کۆمەڵانی خەڵک یاکە پێشمەرگای لە بەرەکان خەریکی شەڕە، بەڵام مناڵەکەی شیر نییە بیخوا، بزگوڕ و ماڵەکەی لەبەرەوەی کرێتیە فڕی دەدەنە سەرجادا، موسەی وەکو پێویست بۆ ناچێت. ئەی ئەمانە هەمووی قەیران نین؟ ئەی چۆن دەکرێتەوە لێرەدا بێدەنگ بی و حکوومەتێکیش بەم شێوە خەمساردیە لێدانیش؟ سپاس دەکەم دکتۆر فەرسەد، قسە زۆر کرا، ینی کاک سۆرانە لێم حکوومەتە تووشی شێرپەنجە بوو، قسەکانی تریت بۆ دووبارە ناکەمەوە. کاک عەلی ئاماژەی بەوەدا کات ئەڵێ تووشی خوێنبەربوون بووە و ینی کۆنتڕۆڵکردنی هەندێک مەحاڵە. دکتۆر سەروەر ئەڵێ حکوومەت بە کورتی و کوردی ئەڵێ حکوومەت خەمسارد و بێباکە، بۆیە خۆپیشاندان بۆ حکوومەتی کە گرێت کە مەسئول بێ، ئەمانە نامەسئول. تۆ چی ئەڵێ؟ وەکو بە جەنابتم گوزارێکی تر تەکید دەکەمەوە، ئێمە بۆ ئەوەی حکوومەت وەڵامی هەموو ئەوانە بداتەوە قەیرانانە، حکوومەت دەبێ خۆی لێرە مەوجود بێ. من محامی حکوومەت نیم تا لە زیاتی حکوومەت وەڵام بدەم، ئەمە یەک. دومیان بەڕاستی من پێم وایە هەموو لایەکمان دەبێت زۆر بە تەقدیر و بە سوپاسەوە سەیری خەڵکی کوردستان بکەین. ئەگەر خەڵکی کوردستان لەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە لەم دۆخە نەیڕوانی بایم باوەڕەکەم ئەوەی ئێستا
پێشمەرگەی کوردستان من چوومە سەنگەرەکە من بینیم یەک ڕۆژی پێشمەرگە کە لەوەیە لەم گەرمایە لەم لەحزە بە لەحزە لە ترسدایە ئەگەر لەبەر خاچی کوردستان نەبووایە ڕۆژێ بە 40 ملیۆنیش نایکە نەک بە 400 و 500 هەزاریش لەوێ لەبەرەوە هیچ مقیاس ناکرێ ئەوەی کە بڵێن لەبەر موچەوانێ بۆیە بەڕاستی هەموو فئەکان هەموو شەریحەکانی کۆمەلگا معاناتی گەوریان هەیە بەڵام من تەسەوڕەکەم ملەتی کوردستان خەڵکی کوردستان زۆر خۆڕاگر بوو و دەبێ زۆر تەقدیر بکرێ و بەڕاستیش دەبێت بە هەنگاوی گەورە بە چاکسازی گەورە بە خۆداچوونەوەی زۆر گەورە پاداشتی ئەو ملەتە بدرێتەوە کە لەگەڵمان باش ئەمە یەک دوو قسەکان تاوکەم بەس دووەم بەڵێ فەرمو بەڕاستی من پێم وایە لە قۆناغەکانی ڕابردوو و هیوادارم لە ئێستاش و لە داهاتوش ناڕزایی خەڵک معاناتی خەڵک ئێش و ئازاری ڕاستەقینەی خەڵک کە بەس تۆ بینە بەرچاوی خۆت یەک سەعات کە کارەوا بکوژێتەوە بۆ گەرمایە چڕ دەدات لەما چڕ دەدا یانی تەسەوڕەکەی یان کاتێک کە یەک ڕۆژ تۆ گیرفانت بەتاڵەبی ئەوەی نەیدیبی نازانی چۆنە بەڵام ئەوەی دیبی دەزانی یەک ڕۆژ بێپارەی چ مەرگەساتێک کە بۆ عائیلەیە کە منداڵی هەبێت کە ئەوەی هەبێت بۆیە بەڕاستی من پێم وایە دەبێت ئێمە بەفعلی تعبیر لە معاناتی خەڵک نەک معانات و ئێش و ئازاری خەڵک کە زۆر جار بەداخەوە بۆ ئامانجی سیاسی بەکاردێت ئێمە کەسمان بەرائەی زیممە بەرائەی زیممە یارمەتیم بە دکتۆر ئەو کەسانی دەنگیان بە جەنابت داوە و بە کاک عەلی و بە کاک سۆران داوە نەیانوتوە ئێوە پارێزەری حکوومەتن بەڵام ئێوە محامی خەڵکن وایە ڕاست باشە بۆ نمونە سەرۆکی حکوومەت لە ئێوەیە لە پارتی دیموکراتی کوردستانە ئێوە وەکو فراکسیۆنەکەتان چ سەختێکتان دروست کردووە بۆ نمونە وتێت بەشێکی ئەو معاناتانەی بۆ وەزارەتەکان بە قسەی خۆیان بەدەستێەوە ناڵێنن ئەبێت وەزارەتی سامانە سروشتەکان لای لێ بکاتەوە هەر لە پارتی دیموکراتی کوردستانە یعنی هەست ناکەن ئەم بەرائە زیممەیە یعنی هەم کردنی قسەی عاتفی کاتی کۆتایی هاتووە من خەریک بۆ ئەو قسەیە بکەم یعنی پێشکەشکردنی یعنی خۆشبەختانە تەسەوڕەکەم ئەو برایانەی لێرەنەوە ئەوانەی لە ئێمەش دەبینن خەڵکێکی وشیارە خۆشبەختانە من دڵم زۆر بۆەوە خۆشە خەڵک لەو خۆناغە دەرچوو بتوانین بە قسەی لووس یان بە عاتفە تەئسیر لە خەڵک بکەین یعنی باشترین ڕێگە چارەسەر بۆی بتوانین لەگەڵ خەڵک بەردەوام بین و بەڕاستی خۆپیشاندانەکان بە ئاشتیانە بڕۆن وەخوا نەخواستە تەحەول نەکەن بۆ خۆپیشاندانی یان شێوازی تری ناڕەزایی دەربڕین بەڕاستی باشترین حەل ئەوەی ڕازگۆ بین لەگەڵیان ڕازگۆیی بەوە نییە کە ئێستا ئێمە بین ئەبێکی ڕازگۆ بێ لەگەڵ هەمومان حکوومەت پەرلەمان ڕازگۆ بوو لەگەڵیان مەسئولینی ئەم وڵاتانەوە لای لێکردوونەتەوە چۆنە ئێستا سیرکە ئێمە لە ناو یەک حکوومەت داین تەشخیصکردنی تەنها وەزارەتێک ئۆباڵی هەموو ئەو مەسئولیەتە کۆکردنەوەی لە شوێنێک پێم وایە زۆر منطقی تێدانێت چونکە بڕیاراتی مەسیری لە شوێنێک وەرگیرێن کە پێگوترێت مەجلیسی وزەرا هەروەکو چۆن قرارات و قوانینیش لە شوێنێک دەرەچن کە پێگوترێت پەرلەمان و بە زۆرینەی ئەو پەرلەمانە دەرەچن بۆیە بەڕاستی ئێمە تۆ سیرکە پێش بینە بەرنامەکە ئێمە شتێکمان باس کرد لەوانەیە گلەی زۆر لە پەرلەمان بکرێت حەق خۆیانە گلەی لە پەرلەمان بکەن وعدتان زۆر داوە وعدمان زۆر داوە بەڵام بەڕاستی خەڵکی کوردستانیش لەوە تێدەگا کە ئێمە بەسەر چ هەڵبووین و بەڵام ئەو تێگەیشتن نابێ بە شیرە بۆ مناڵەکەی ئەو تێگەیشتن نابێ بە تۆزی هەوای فێنک بۆ ناو ماڵەکەی ئەو تێگەیشتن نابێ بە 5000 بچێتەگیرفانیەوە ئەو قسەیە نابێ کەس لێرە بەرەعەزیمەی خۆی پێشکەش بکە کاتێک بە شوێنێکدا ڕۆی معاناتی هاوڵاتیەک دەبینی بەڕاستی لە ڕوانگەی هەز بە پرسیاریەوە زۆر لە جێگای خۆیدایە کە ئینسان حەز بە شەرمەزاری بکە کە تۆ با بەرپرسیارەکەت بچووک بی با 0.01 بی بەڵام مادام لێرە خەڵک دەزانی تۆ بەرپرسیارەتی بچووکی شتەیە بەڕاستی ئینسان دەبێ بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتی و خۆزگا ینی هەندێک شت هەیە بەڕاستی لەوانەیە بچێتە چوارچێوەی مزایەداتی شەخسی نامەوێت بچینە ناو ئەو بابە بەڵام لەو 2 ساڵەی ماوەی ڕابردوو کە ئێمە دەست بەکار بووین من لە ڕوانگەی ئەوەی نەکە هاوڵاتی مرتاحە لە ڕوانگەی ئەوەی نەکە هاوڵاتی خەمینیە بەو لەو ڕوانگەیەوە احساس بە مرتاحی دەرونی خۆمەکەم لەوەی کە لەحزە بە لەحزە لەگەڵیاندا ژیاوم لەحزە بە لەحزە ئەو حەقیقەتەی کە لە ناو کۆمەلگا هەیە لە گەندەڵی لە فەساد لە بەهەدەردان لەوەی کە کۆمەلگا هەستی پێ دەکا وەکو خۆی لە گەیاندوومە ئەو جانتایش کە لەگەڵ خۆمیناوە کۆمەڵێک شتی تێدایە ئەگەر پێویست بکات لەو بەرنامەیە دەیخینە ڕوو بۆ ئەوی هاوڵاتیانی کوردستان پێمان خۆشە بەڕاستاوی بە هاوڵاتیان هاوڵاتیان زۆر بێزار و بێتاقەتن من دێمەوە ئەگەر حازریان بکەیتەوە کاگالی ئێوەی پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان
هەمیشە کە گرەیەکە کرێ کە خەمێکەیە کە باس لەواکری وڵاتیان بێزارن ئەڵێن ئێمە بەرپرسیارەتیمان لە ئەستۆیە مەسئولیەتمان بەرەکەوێ بەڵام زیاتر حکوومەت مەسئولە یا وڵاتی ئەوەی بردووەتە ئەوێ بۆی یعنی لە نێوان کەوانەیە کە یەخەیەم حکوومەتە بگرن و مافی بۆ وەربگرنەوە ئایا پرسیارەکە وایە ئایا مناڵی مەسئولێکیش بێکارەباییە بینێ بە دیار کارەبای ئەم مۆلیدەوە دانیشە دوو دەخەجارێ بە ماسیحەیەکەوە بڕوا بەرزی کاتەوە ها سوێ بێتەوە بۆ ئەوەی شارێکی کوردستان ببینێت ئەو بڕوا سەفەری وڵاتان بکات و ویزای ئەنواع وەربگرێ ینی هاوڵاتیان بێزارن ینی هەست ناکەی کاتێ وهاتووە کە بە نەوعێکی تر قسە بکرێت باسی دەنگ و متمانەوە کرد خوا شاهیدە ئەم دۆخەی هاتووەتە سەر خەڵکە شوێنێ من بە مورتاهی خەوتم شەوی وای هەیە تا سەعات و سەعاسێ خەریکی لێکدانەوەی بەڵگەی ئەبینی لە وەرەقەیەکە چۆن 50 میلیۆن دلار خوراوە سلێمانی پێویستی بە 1 میلیۆنە هەموو ئەم کەیسانەمان حازر کردووە کۆمەڵە کەیسی گەورەش ئیشمان لێ کرد بەڵێ ئێمە لە وەزیرەکان زیاتر مەسئولین چونکە ئەمانتوانی متمانەیان لێ وەرگین و کە ئەمانە خراپیشیان کرد لە وەزیری گۆڕانەوە بۆ پارتی بۆ یەکێتی کوێ لە هەندێک مەسائلە بەڕاستی ئەگەر ڕاستگۆ بین نابێ حزبەتی بەڵام بە ئەندازەی و هاوڵاتیانە خۆمان دانم من بەڵە شەوی وای سەعات دوو شۆ خۆمە ڕۆم جۆزەی مۆلیدا هەڵەدەمەوە ینی پێنجی بەیانی بەیانیان ئێستا کارە بامان تۆ بەیانی پێنجی بەیانی بەیانیانزە یعنی بەشێکین لەو معاناتە وایان کردووە وڵاتیان 24 ساعت خەفەر بن و بە خەبەر بن بۆی من خۆم بەشێکم لەوە شەوی وای سەعات دوو سێ شۆچم جۆزەی مۆلیدا هەڵدەم بەڵام خەڵکە مەیلانیە خەڵک دەنگی داوە بە تۆ ژیانی مرتاحکەی ئێمە هەموو ئەو کەیسانەمان حازر کردووە من یەک داوام هەیە لە سەرۆکی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم ئەوەی بەسوولە وەکو حەزبی مەمان خوێندنەوە تکاتان لەکەین لێتانە پاڕینەوە ئەم کەیسانەمان ئامادە کردووە چێن ئەوانەی ویان کردووە لە وڵاتە هەموویمان بە ئەرقام و بەڵگەنامە لایە دوای سەرۆکاتی هەرێم کۆمپانیاشت کردەوە باش بیرت خست کێنەوانی وایە لە وڵاتە دوای سەرۆکاتیان کاکار من بۆ ئەوەی نەڵێ مزایدەی سیاسی چکە هیچ پێویستم بە مزایدەی سیاسی نیە هیچ پێویستم پێ نییە 27 ساڵ بووم ئەندامی جواتی گۆڕان بووە تەمەنم 29 ساڵ بووم زۆرترین دەنگم هێناوە هیچ پێویستم پێ نییە لەم پەرلەمانتاریش نەجاتم بێت بە ڕووسوری هیچم ناوێ لەخوا ئەم کەیسانە هەمووی حازرەکەی لەگەڵ کۆمەڵی هاوڕێر لە فراکسیۆن جیازەکان ئیتیفاقمان کردو چاوپۆشی لە کەس نەکەی سەرۆکاتی هەرێم تەواو بوو سەبەبی ڕئیسی ئەمانە ورد و درشت ئەخەینە بەردەستیان ئێستاش نایڵێن جارێ ئێستا کاکین وای لیا تۆ دۆخکە من هەرچی بڵێم تۆ هەرچی بڵێڵێ مزایدەی سیاسیە پەرتەپۆشە سەرۆکاتی هەرێمە چی خوا بکات ئەم 8 ڕۆژە ئەم 15 ڕۆژەی کەماوە ئەم دۆخەیەک لای بێتەوە بە مەسئولیەتەوە بەدەر لە حزبەکەی بە گۆڕا حسێب مەکەی بە پارتی حسێب مەکەی بە یەکێتی حسێب مەکەی ئەم کەیسانەی خەینە بەردەمی ئەم بەرپرسانە هاوکارمان بن چەند وەزیرێک پێویستە بدرێتە محکەمە لەبەرەوەی کار ئاسانی خراپیان کردووە بۆ خەڵک خۆیان تێوەگلەون لە چەند کەیسێکە کۆمەڵکی خەڵکی گەورە دەسەڵاتی خەڵکی تریان بەکارهێناوە خەڵکیان ڕوتان دۆتەوە یعنی حاڵ یعنی کۆمەڵە کەیس لە بەردەستی ئێمایە یعنی ئینسان کە ئەیخوێن نازانێ ئەمە ئینسانن ئەمانەوەیان کردووە لەم وڵاتە پێشتریش کەیسان نەخستۆتە بەردەم بەرپرسەکان نەتان خستۆتە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای وەڵام لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان نەکردووە وەڵام دراونەتەوە لەگەڵ بەشێک لە هاوڕێکانمانە زۆر کەیسمان جوڵان کە من نامێ حەدیث باسی و مەترسیانە بکەین کە لەسەر حیاتی خۆمووی چاوەڕێکمە و لەوە بەرهێنان و بۆوانی مامەڵیان لەگەڵ داعشا کرد ئەو هەموو پارەی خەڵکی ڕوتانیانەوە ئەوانەی مامەڵەیان لەگەڵ داعش کردەوانیان بازرگانیان لەگەڵ داعش کردەوانەی ئەوترێت شتیان پێفرۆشون سیاریان پێفرۆشون لە هەموو خەڵک هەمووی پرسیارەکە لە هەموو ئەو کەیسە گەورانەی ترا کاکین لە هەموو ئەو کەیسە گەورانەی تر تایسە شتی فعلیمان نەبی ئێمە داوای یەک شتەکەین قیادەی ئەم وڵاتە هەرچێ ئەگەر دڵسۆست بووە میلەتەکەتان ئەلف با جیمدان ئەو ئەمانن واکەن لە وڵاتە ئەمەش کەیسەکانیانن فەرمو ئیجراءات کەن ئیجراءات نەکەن من وعد دەدەم لێرە وعد دەدەم بەتەنیاش بێ کۆمەڵە شتەکەم بەتەنیا خۆشمم کە بەتەنیا نابم چونکە لەگەڵ کۆمەڵی هاوڕێمانە ئیتفاقمان کردووە ئەبێ من پێتەڵێم من ترسی ئەسەم نییە وڵات وا ناڕوا بڕۆ بەسەر ئەم نەمەتە بڕۆ 20 میلیارە بێتە 40 میلیارد وای نییە وڵات ئەڕوخێت یعنی مامەساوتی 8 میلیارد دلار لەوە بەرهێنانە 7 میلیارد دلار مامەڵەی بازرگانی حکومەت و وەزارەتەکان مقاوماتی بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵاتیان تیاماوە ئەتوانین چاکیکەین ئیرادەمان هەبێت من دڵنیام وڵاتەکەمان دەوڵەمەنە ئاستی بەرهەمینەوە تەگەینە ملیۆنێک دلار هاوڵاتی تاکەیت ئەتوانین داهاتی ناوخۆین کەین هاوڵاتیە بێ پشتیوانی ئێمە بکە ئەبێ ئێمە و هاوڵاتی پێکەوە یەکشتمان نقصان ئێمە بۆ ئەوەی باشترین بەڕێوەبردن و باشترین وڵاتمان هەبێت ئیرادەیەکی بەهێزمان هەبێت کە توانای ڕوبەڕووبوونەوەیان هەبێت لەگەڵ ئەوانەی کە مافیا من خەڵکە ناسم چەند ساڵێک پێش ئێستا هیچی نەبووە ئێستا سەرمایەکەی میلیارێک دۆلارە کاکە مە فلیمە بینین دوو باندی مافیا یەک تەواوەکەن لەسەر یەک جانتا پارە جانتاکە 1 میلیۆن دلاری تایە لە وڵاتی ئێمە 500 میلیۆن دلار میلیارد دلار دەوڵەمەندبوونی نە ئاسایی یعنی من پێتەڵێم چەند کۆمپانیایەکی نەوتی ناوخۆی ئێستا لە ماوەی ئەم
فترە زەمەنیە ئەم ساڵ وشتا 5 ملیار و 500 میلیۆن دلاری وەزارەتی حکوومەت قەرزاری ئەو کۆمپانیانەیە باشە حکوومەت قەرزاری ئەوانە بێ بیانداتەوە ئێستاش زۆر لەوە زیاتریانەیە کەس ناپرسێ ئەمانە ئەم پارانیان لەکوێ بوو کە من ئەیان ناسم ئێمە شخصیەن ئەمانە ئەناسین و ئەشزانین کێ داعمیانەکە من نامەوێت خەڵک ڕەشبین کەم هەمووی حزبی لە پشتەوەیە خەڵکی ئاسایی ناتوانێ شتا مەرد نییە حزبێ جار وێ وەزیرێک کۆمەڵک شتی بۆ یەکێک کردووە کەسێکی نزیکی خۆی ڕۆشتووە و بەڵام لەو حزبیش پێی زانی و ئیجراعاتی کاگالی زۆر سپاس دەکەم کاک سۆران وەکو لە قسەکانە دەرەکەوێەوە دەیەکی لە قسەکانی کاگالی وتی هاوڵات پێویستمان بەوەیە هاوڵاتیان پشتیوانمان بێت و قسەکەشەوەی هاوڵاتیەکیش دانیشتووە و هەمان قسەی کە لەگەڵ دکتۆر و دکتۆر فەرسەت و دکتۆر سەرۆرم کرد ئەنی هاوڵاتی لەم لەحزەیە لەناو معاناتایە ڕەنگە ئێستا کارەبای نەبێ هەرگوێی لێ بێمە باسی چیەکەین ینی قەیران ئەنواع خەیرانی خەی گرتووە تاکەی ئەتوانێ هاوڵاتی پشتیوان بێت تاکەی وەکو دکتۆر وتی ئەم خۆپیشاندانانە بە ئارامی و بە ئاشتی ئەڕۆن بەڕێوە لە کاتێکە لایەن لێ ناکرێتەوە گوێیان لێ ناگیرێت کاگیادگار باوەڕەکەی یعنی هەر یەکە لەو برا بە ڕێزانە کاک عەلی هاوڕێم کاک دکتۆر فرسەت لەو دەنگە گرنگانن کە خەڵکی کوردستان ئەتوانێت پشتیان پێ ببەستێ بۆی کە کاری جددی ئەکەن و کردوشیانە بەڵام بە 3-4 کەس ئەم هەموو معاناتە حل نابێ کاگیادگار لەم وڵاتاڵن بەس هەوا بەلاشە ئەزانی بۆ هەوا بەلاشە لەبەرەوەی زۆر پیسە لەبەرەوەی زۆر پیسە گینا بە کیسە پێیان نەفرۆشتنەوە بە خەڵکی کوردستان قەیرانی هەواش هەیە خەڵک بڕۆ بزانە تووشی سەرەتان بۆ بێ ئەو هەموو کارگانە هی بەرپرسەکانن مەبەستم نییە کاک سۆرانگەر یەک یارمەتیم بی مەبەستم نییە کەس بێ هیوا بکەم مەبەستم نییە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە پرۆفیسۆرێکی با ناوی شوێنەکە نەڵێم هاتووە سەردانی ئێرەی کردووە کە شارەزا بۆ لە پیس بوونی ژینگە و ئەو نەخۆشیانەی لە ڕێگەی هەوا و بەبوونەی پیسی هەوا بڵام توێتی تا 10 ساڵی ترێمە تەمەن ناکەین لەخوا داواکاری نوانە بێ تا 10 ساڵی تر ماڵ نییە لە کوردستان کەسێکی تیانە بێت کە توش بووە بە شێر پەنجە بەڵێ بەهۆی پیسی هەوا ئەوە جارێ خەڵکی کوردستان هێندە معاناتی ئانی هەیە بڕۆ بۆ نەخۆشخانەکانی شێر پەنجە بچۆ بۆ نانەکەلی و بۆ هیوا بزانە ئەوە هیچیە ئەوە ئەو موادە ئەکسپایرەیە کە کۆمەڵێک مافیا ئاسا دەیهێنن دەرمان دوایین تەقریری لەسەر دەرمانی کوردستان بڕۆ بیخوێنەرەوە کارەساتە راپۆرتی چاکسازی بەڕێ سەرۆکی هەرێم بیخوێنەرەوە لەسەر دەرمان بزاناڵێکی لە تاکتاشیە وڵاتە لەژێر مەترسی دەرمانی هەرێمایە کاگیادگار باوەڕ بکە خەڵکی کوردستان حێتی بەمان بکە لەسەر ئەوەی کە ئێمەی ناردووە و نوێنەرایەتی بکەین بۆی و وەزعە چاک بکەین من ئەو تاڵە سپیانەی کە لە ڕیشم لەسرم دروست بووە پێش پەرلەمانتیایە نەبووە بەڵام خەڵکێک هەیە لە سەروی ئێمەوە سەری هەر ڕەشە بێتەوە لەبەرچی لەبەرەوەی دەرمان هەست بە معاناتی خەڵک ناکە خەفەتی بێ دەرمانی لێ نادا هەست بە معاناتی خەڵک ناکە من لە ژیانما لە ڕووی دەرونیەوە ئەوەندە معەزەب و ئەوەندە نامستەقیر نەبووم چونکە معەزەبم لەبەرەوەی ڕاستە و خۆ یعنی با صریح بین بێهیوان لەوەی ئەو خەمانەی لای ئێوەیە کە لە هاوڵاتێکی ئاسایی زیاترە زانن کاگیادگار چارەسەر ناکرێت کاگیادگار هیوا چییە کە خەڵکێک لەم وڵاتە کابرا بە ڕەنجی شانی خۆی بە پارەی خۆی سەرمایە هەیە کاسبیەکە بە شەق و بە تەلەفۆن نیوەی لێ ئەسەنن ئەگەر نایدا سەروەتەکەی ئەبێت یابچیا بێ وڵاتە جێڵێ هیوا چییە کە خەڵکێک مانگی هەشتا هێشتا موچەی مانگی 5 وەرنەگرتووە هیوا چییە کە مامۆستایان چونکە دەوام نییە هەر وابزانم نەک مامۆستایان کاکە ئێمە زۆر شانازی بە پێشمەرگەواکەین بەزەمە هەموو قسەی ناڕاستە حرمەتم ئەو قسانە نا پێشمەرگە لە هەموو کەس ئەخلاقیانەتر ڕازگۆیانەتر دیفاع لە وڵاتاکە چونکە ئێمە لە ماڵەکەی خۆمان کارەبا ببرێت تەحمل ناکەینیکەین بەهرا بەزەو لە سنگەرێکا خۆری 24 ساعت خۆڵە خوا بەڵام پەرلەمان ساڵ شتێکە بڕیاری داوە موچەی چاکرێ گوێی لێ ناگیرێ لەم وڵاتە چی قەیرانیە مناڵێک مناڵێک لە دایکە بێت لە وولادەی هەموو نەخۆشخانەکانی کوردستان بێڕێزی و بێاحترامی پێکرێ هەتا ئەبرێ بۆ سەر قەبران لە نێوان مردن و ژیان لەم وڵاتە قەیران هەیە بێحورمەتی بە ئینسان هەیە بێمافی هەیە پێم بڵێ لەکوێ مافی ئینسان پارێزراوە بەس پێم بڵێ تۆ پێم بڵێ تۆ سەرۆکی دیژنەی لە هیچ شوێنێکا مافی ئینسان پارێزراو نییە لە هیچ شوێنێکا مافی ئینسان لەم وڵاتە پارێزراو نییە حورمەتی کەرامەتی بوارە مادیەکانی هەموو شتێکی لەبەر ئەوە ئەمە بۆ بێهیوایی نییە ئەمە ڕازگۆییە لەگەڵ خەڵکی کوردستان یەکەم کەس با حیزبەکەی خۆم بڵێم قسانە بۆم دۆخە این نییە بەڵام
خەڵکی کوردستان دوو بەیانی دێتەوە سەر سندوقەکان بە من و بە کاکعەلی و بە دکتۆرە لێە ئەو ڕۆژەی کە ئێمە نان نەبوو بیخۆین پارە نەبوو سەرفیکەین کارەبا نەبوو ئاو نەبوو ئێوە لە کۆ بوون بۆیە باجەکەی دەدەن ئەو لایەنانەی کە دەیانەوێ خەفەی ئەم ناڕەزایەتیانە بکەن و وا بزانن واقعەکە بەرپرسانە مامەڵە کامە بەرپرسانەیە ئەوەی کە بەرپرسیارە لە چاکردنی ژیانی خەڵک حکوومەتە ئەوەی کە دەبێت چاودێریکا و محاسبەی بکە ئێمە محاسبەی وەزیرێکمان پێ ناکرێ لەم خولات چەندین وەزیرم داوە بە محکەمە هێشتا هیچی تەبلیغێکی بۆ نەچۆ بچێ بۆ محکەمە ئاخر هیوا چییە؟ هیوا ئەوەیە کە خەڵک بە تەلەفۆن پێت بڵێ بگری بڵێ پارەم لە گیرفانانی و خۆمە سووتێنم بڵێ وەرە سەیری ژیانم کە بزانە چیم لێ هاتووە لە سایی ئەو حکومڕانێتی و حکوومەتی ئێوە دروستان کردووە زۆر بە کورتی خەڵک دەبێت لە ئێمەی قبول نەکا پێش وەخت ئەو جا لەو لێتان قبول نەکات چی بکە کاک سۆران ڕێگەتان پێ بگرێت سیارەکانتان بشکێنێ ڕێگای مەدەنی بۆ فشار دروستکردن ئەو ناڕەزایەتیانەی هەیە دەرەنجامی کەڵەکەبوونی ئەو هەموو نەعەدالەتی لەم ئەزای نەعەدالەتی لە وڵاتە هەتا ئاسمان بەرز بۆتەوە ئەو نەعەدالەتی لەم بوقعەیەی ناوی کوردستانە بەرزە بێتەوە بەس لە عێراقێکی وێرانی تائیفی شیعی نازانم ئەنواع ناوی هەیە بوونی هەیەگینا لە کوێی دنیا ئەمە هەیە مەگەر لە سووریا ئەوە هەبێت کە ئێستا شەڕ و تیرۆر و دار و بەردیتیە سپاس دەکەم کاک سۆران ئەچینە لای وەڵا یادگار بمبورێت چونکە من جارەکەی پرسیارێک بەڵێ چێ بەرپرسێکەواتە بەرامبەر ئەمانە ئێمە دوو حاڵەتەیە یەکەشیان بوونی قەیرانێکی زۆر دووەمیان بوونی گەندەڵی بەچی چارە دەکرێت بە یاسا بە موسسات وەکو بەڕێستان باسان کرد چێ یاسا جێبەجێ دەکا چێ یاسا پێشێل دەکا دراسەیەکمان لەبەردەستە نزیکەی زیاد لە 180 ئەو یاسایانەی لە کۆی لە ساڵی 92 تاکو ئێستا دەرچوون لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێن چێە منم لە 180 یاسایانی لە دوای ڕاپەڕینەوە جێبەجێ ناکرێن جا هەیە مادەیەکی جێبەجێ ناکرێ هەیە هەر فکراوە و کەس بەلایدا ناچێت ئەمە چێە لە بەرزترین دەسەڵاتدا جەنابەت باس دەکەی دەڵێ ئەو راپۆرتەی سەرۆکی هەرێم بخوێنەرەوە کە باز لە مەسەلەی چاکسازی باز لە دەرمان دەکات بەڕێز سەرۆکی هەرێم بەرزترین دەسەڵاتە ئاگادارە کە ئیجرئاتێک نەکات هاوڵاتیەک چی بکات حکوومەتێک نییە ئەم حکوومەتەی ئێستا کە هەیە من کە دەڵێم حکوومەتێکی خەمساردا ئەمە کارنامەی حکوومەتە ئەمە کارنامەی حکوومەتە کە بەڕێز نێچیروان بارزانی ئەم کارنامەی خوێندەوە لە بەردەم پەرلەمانی کوردستاندا زەحمەت نەبی لە هەموو ئەو بەڵێنانەی کەوا دراوە تیایدا من ئەوەتە 39 خاڵم تیا دەرهێناوە کامی جێبەجێ کراوە لەو ماوەی دەسەڵاتدا ئەی باشە بەڕێزان من ئەو سێ بەڕێزە هەر سێشیان دەتوانم بڵێم سێ لە باشترین پەرلەمانتارەکانن ڕێزی زۆر بۆیان هەیە بەڵام وەکوتا توانیتان چی بکەن ئەی ئەم حکوومەتە نییە لە چۆ لە 4 ساڵی ڕابردوودا حاڵەتێک هاتەکایەوە چەند سەد کەسێک بەهۆی بیرروڕای سیاسی و نانبراو کرابوو کارێکی زۆر خراپ بوو ئەو کاتەش قسەمان کردووە زۆر خراپ بوو گەورەترین شەڕی لەسەر کرا بەڵام بەڕێزینە ئێستا هەموو ملەتان بڕاو کراوە ئەو کاتە بەهۆی سواس دەکەم دکتۆر هیوادارم دواتریش وەڵامی ئەو پرسیارەی دکتۆریش بنەوە کاڵێ توانیتان چی بکەن فەرموو کاک زریان تەنها کاتی یەک پرسیارمانەیە بۆی زۆرترین کەس قسە بکات سواس دەکەم پرسیارەکەم لە دکتۆر فرسەت ئاگە لە زیێد نەبی جواب داتەوە کاک زریان فەرموو کاک دکتۆر ئێوە 24 ساڵە لەناو حکوومەتتان تەنانەت هەردوو سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەتتان لەبەردەستایەوە لە هەرێمێکی چوارشاری دەوڵەمەندن و دەوڵەمەندە لە سامانە سروشتەکان و دەوڵەمەندە لە سامانە سروشتەکان وەزارەتە سامانە سروشتە هەر لە بەردەستی پارتەکەیەوەدایە بۆچی تا ئێستا نەتانتوانێت لەو ماوەی 24 ساڵە دوور و درێژەدا ژێرخانێکی ئابووری لە بۆ هەرێمە چوارشاریە دروستکەن و هەز ناکەی ئەو قەیرانیانە ئێستا کە بەو هەرێمەتا تێدە بەڕێ بەو چوارشاریای سەبەبەکەیەوەن زۆر سپاس کاک زریان کاک ڕاوێش یەکێک جواب نادەین دوایە پرسیارەکانیان بنووسن دواتر ڕەنگە پرسیاری دووبارەی تیابێ هەمووی پێکەوە وەڵام بنەوە فەرموو هەر چار میوانەکان دەکەم سارەکەم لۆ هەر سێ پەرلەمانتارەکەیە زیاتر مەبەستە کێ وەڵامت باتەوە ڕەنگە پریانەکەوێتێکیان جواب ئەکامیان وەڵامیاندا ئاساییە بەڵێ لە کاتێکدا کە ئێستا هەمومان لە قەیراندان هەمومان باز هەر چواریان باسییان لەوە کردکێمە لە شەڕداین و لە جەنگداین و بۆیە ئەو قەیراناتەوە کاتێک لە بەغدا کاتی گران کرد لە کوردستانیش گرانی کرد غاز گران کرا لە کوردستانیش گران کرا بەڵام بۆ کاتێک لە بەغدا کاتێک لە بەغدا برایدا موچەی هەر سێ سەرۆکاتەکە کەم کرێتەوە ئەی بۆ لێرە ئەو کاریان
وەکو کاغالی ژووتی لەوێ بەنزین هەنزان کرا لەوێ هەنزان کرا لەوێ گرانکە لەوێ غاز بە 3000 بوو کرا بە 4000 لێر بە 6 بوو کرا بە 7 شتێک زۆر سپاس کاکەڕاوێش هەر بیدەی بە کاقاسمیش بە پرسیارەکەی بکات سەرەتا زۆر سپاس بۆ ئێمەوێندارە ئەمێن پرسیارەکەم ئاراستی سەری ئەو سێ بەڕێزەیە پرسیارەشانی دەکەم ئایا ئێوە بۆچی تا ئێستا لە مەعاناتی کەمەندامان تێناگەن ئایا بۆچی یعنی ئێمەش بەڕاستی وەکو کەمەندامان کە خۆپیشاندانمان کردووە وەڵامتان داینەوە حکوومەت وەڵامی داینەوە بە شەق و زللا ئایا بۆچی من دەڵێم حکوومەت لە کەمەندامان تێناگە بۆ لەبەرەوەی خۆی کەسێکی کەمەندامی نییە ئەگەر کەسێکی کەمەندامی هەبێ دێلێ لە وڵاتە بژی یان دەیباتە ئەوروپا چارەسەری دەکات من کابرایەکەم عیلازم هەیە لە دەروی وڵات بە بڕی 10 دەفتەر دۆلار وەرە ئەمن چێ ئەو پارەم بۆ دابین کە ئێمە بۆچ خۆپیشاندانمان کرد کاگیادگار بۆ تەنها بەس بۆ پارە نەبوو تەنها بۆ هەموو شتەکان بوو بەڕاستی ئێستا کە هاتمە NRT بەڕاستی سۆنسارێک نەبوو کە من پێی بمەسرێ بە قادرمە هاتیمە 5 کەس یارمەتیان دایمە یەک لە برادەکانم هەناسەی تەنگ بووە بەڕاستی یعنی ئێمەی کەمەندامان زەلیلترین شخص لە هەرێمی کوردستان بژی ئێمەینا هیتلەر بڕیارێکی زۆر جوانیدا نەیتوانی کێشەی کەمەندامان چارەسەرکە هەستا چی لێ کرد هەستا هەمووی شتان کردە قالبی ساڵ زۆر سپاس کا قاسم ئینشاڵڵا ناگابەوەی کە هیچ کەمەندامێک پەنجەیەکی گەرم بێ لە هەرێم کاک زیرەک کاگەر من پێش بێمە بەرنامەکە تۆ هیوایەکم بەڵام ئێستا ئەو هیوایش منەماوە ئەوە لە پێش بێ هیوایان کردی هەر زۆر بێ هیوایان کردی ئەوەندام پەرلەمانن دەڵێ هەتا ئێستا 2 ساڵ نەماتوانیوە وەزیرێک بدێنە دادگا داوامانە بەس دادگای نەکراوە باشە قەیدینە ئەوە ساڵێکە داعشەت ئەی پێش داعش ئەری 24 ساڵە ینی تاکەی ینی سەری خۆمە هەڵگری بڕۆ لە وڵاتە بڕۆین ئەگەر ئەمە هیوای ئەگەر ئەمە ڕوات خۆوە تۆ نەڕۆشتن ڕەفیقەکە دڕۆیوە زۆر سپاس بۆ تۆش کاک زیرەک کاک عەبدوڵڵا مایکەکە بچێ بۆ لای کاک دڵزار ئەرتەبێ بەجێرەی لیدوانەکانی ئەو ئەندام پەرلەمانانە بەڕێزانە ئەگەر حکوومەت تووشی نەخۆشی نەزیفی دارایی بۆ و هەروە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە ئەگەر دکتۆر فرسەت هاوڕایە لەگەوان بەرنامەی وان چیە وەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمان دواتر ئەگەر حکوومەتی هەرێم تووشی ئەو نەخۆشیە بووە ئایا عیلاجەکەی بە دکتۆری ناوخۆی دەکریان دکتۆری دەرەوەی زۆر پرسیارم بۆ کاک داوای لێبوردنەکەم زۆر سپاس هیوادارە مەرد و پرسیارەکە گەشت بێت بە کورتی کاک دڵزار فەرموو مایکەکەی جەنابیشت بچێ بۆ لای کاک ئەرسەلان لە ڕیزی سێم ئەرتێ بێت فەرموو زۆر سپاس بۆ ئێوە دەرفەتەوە بۆ ئامادەبوانی خۆشەویست و میوانەکان من لەوە دەست پێ دەکەم ئەو کابینەیە حکوومەتی بنیادی قەیرانە حکوومەتی بنیادی خۆشگوزارانی و مەدەنیەت نییە بەداخەوە من لە دووش دەست پێ دەکەم یەک لەوانە ببوورە ئەو ڕۆکە وەزارەتی سامانە سروشتەکان ڕایگەیاند کە 250,000 دۆلاری زەرەر کردووە لەو 150 میلیۆن دۆلاری زەرەر کردووە لەو تەقانەوەی بۆڕینەوتی نێوان هەرێم و تورکیا لە خاچی تورکیا على ئەساس هەرێمی کوردستان زەرەر کرد ئەو هەموو 250 میلیۆن دۆلاری تر چیان لێ هاتووە زۆر سپاس هیوادارم وەڵامت بنەوە هەرێمی کوردستانیش لە تورکیا بۆ زەرەرەکە هەرێم بیدا ئەوە بابەتە چیان بابەتێکی تریش ببورن داوای لێبوردنەکەم ببوورە ئەم ئێوە هەموو کادری پێشکەوتونە ئاماژەم پێداکە ڕاعەتی کاتی هاوڕێکانتان لە پێچنەوە لەگە وەزیرەکانی خۆتان بکەن تا پێستا ناڕزایتان دەربڕیوە بەرامبەر یان هیچ چالاکیش مەدەنیتان کردو ناو حزبەکەی خۆتان کەوا بتوانن ئەو وەزیرەی خۆتان دەسەڵاتی زۆر سپاس بینەرانی ئەزیز لەو بڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە بە پرسیاری ئەو ڕێزانە بەردەوام بین لەگەڵ عزیزانم سڵاوتان لێبێت بەردەوامە بین لەگەڵتان بە پرسیاری میوانەکانە چینەرای کاگەر سەلان فەرموو هەموو بەڕێزان دەکەم من یەک پرسیارم هەیە لە هەر سێ ئەندام پەرلەمانەکان باسی خۆپیشاندانی مەدەنی دەکەن وەکو برادرە کەم ئەندامە کە باسی کرد لە پێش پەرلەمان خۆپیشاندانیان کرد شەق و پێلەقەیان تێ هەردرا گوێ لە داواکانیشیان نەگیرا لە ئەوروپا و لە شوێنە خۆپیشاندان لەسەر 5 دقە بڕانی کارەبا دەکرێت سیستەمەکە دەگۆڕێ نظامەکە دەگۆڕێ حکوومەتەکە دەگۆڕێ باشە خۆپیشاندانێک مایکەکەت نزیکەیتەوە بەڵێ خۆپیشاندانە کە هاتینە سەر زادەی گوێ لە داواکانمان ڕانەگیرا و
پاشان شەق و پێلەقەیان تێ هەڵداین و چاوێن لێ سوورکردینەوە وابزان خۆپیشاندانی مەدەنی لێرە هیچ سوبێکی نیە لە کوردستان لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەڕێزان زۆر سپاس کاکێ مایکەکەشت بچێتە لای کاک خەتاب فەرموو. بەخێرەتنی میوانە بە ڕێزەکان دەکەم من تکام وایە من داوا لەو بەڕێزانە دەکەم پێتان وانە خەڵک بە تاواتی بێزار بووە من لە وشەیەکی تەمسیلێکی کوردی پێش ساڵی نەوەتەکان دەست پێ دەکەم کە دەڵێ لە نێوان ئاغا و دەرەبەگایەتیە کە دەڵێ گەڵاتزارشمان نەماوە بیسووتێنێ ئاغا بەڵام ئەو خەڵکەش ئیدی ئومێدی بە هیچ شتێکی ئەو حکومەتە نەماوە ڕووناکایی لەو حکومەتە نابێندرێ ینی لە کوێوە حکومەت لە کام خاوە لە کام جۆمگەوە خزمەتی خەڵکی کردووە ئیدی لەوە ناترسن من داوام کردووە لە خەڵک خۆپیشاندان نەکەن با ڕێگە چارەی تر بگرنە بەر پرسیارەکەی من ئەوەیە من دەڵێم پرسیارەکەی من ئەوەیە ئەو برادرانە من هەزەکەم بێدەنجیەک دەبینم هەموو سەروەت و حکومەت لە قەیرانان نییە بۆ ڕوونی ناکەنەوە پارە و سەروەت و سامانی هەموو دنیا لای پارتیە بەڕوونی دیارە مەبەستت گەیشتۆ زۆر سپاس دەکەم کاک خەتاب مایکەکەت بچێ بۆ لای کاک هەڵۆ کاکێ من فەرموو لای پارتی نییە لای خەڵکی سیارەکەم لە بۆ کاک فرسەتە کاک فرسەت بەپێی ئەوەی کە جەنابتان وەکو ئەندام پەرلەمانی پارتی فراکسیۆنەکە ئێوە زۆرترین نوێنێریان هەیە لە پەرلەمان باشە مادەم ئەو وڵاتە ئەو حکوومەتە ئەوەندە قەیراناویە بۆ داوا ناکەن مادەم ئێوە ئەوەندە خەمی خەڵکتانە بۆ داوا ناکەن ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتی ئێوە بایکۆت بکاو ئیتر ئەو واز لەو ملەتە بێنی ینی دەست لە کار بشێشتەوە. زۆر سپاس کاک خەتاب فەرموو کاک هەڵۆ زۆر بە کورتی. من وەکو پێشمەرگەی سوپاسی ئەو دەرفەتانم لێ یەکەم کە من وەکو خۆم وەکو پێشمەرگەیە کە هەر کەناڵێک ئەەکەمەوە هەر کەس سوالەسی زیادە بەسەر پێشمەرگەدا ئەکات من ئاواکەم بۆ ئاواکەم بۆ پرسیارچەندا هەر چواریانەکەم باشە کەوایە ئەوەندە لە پێشمەرگەدان ئەو معاش هەر یەکتان 8 میلیۆنە ئەوە غەدر نییە معاشی 500,000 زۆر سپاس دەکەم وەڵام دەنەوە. دکتۆر سەروەر دێمە لای تۆ لە کۆتا پرسیارەوە دەست بە وەڵامدانەوە بکەیت لە کاکەڵەوە. بەڵێ وەڵا کاک هەڵۆ دەستخۆش ئەوە بەشێکە لەوەی برادرانیش پێشتر باسییان کرد لەوەی کە ئێمە دەڵێن عەدالەتی کۆمەڵایەتی نییە لێرە ناکرێتن ئەندامی پەرلەمان لەوەیە بە 500,000 بەڕێوە بچێت یان پارەکەی کەم بێت چونکو مەسئولیەتێکە لە سەرشانی بەڵام ئەو پارێش بە بەراورد لەگەڵ چینەکانی تر جیاوازێکی زۆر ئەمە گرفتێکا بووە لە خولی ڕابردووی پەرلەمان پرۆژە یاسایەکیشمان پێشکەش کردووە کەوا چۆنی هەبێ ئەمە دەستکاری بکرێن نەکرا هیچ ناتەنانەت من یەک بەبار خۆ پێشتر مامۆستای زانکۆ بووم داوای ئەومان کردووە بکرێت بە اختیاری بێت تەنانەت ئەویش نەڕۆیشت ئەمەی خول دوای خول تەسلیمی دەستی یەکتری ئەمە وایە ئەوەی بەڕێزان باسییان کرد بەڕاستی گرفتەکە لەوەیە ناومێدیەکەیە ئێمە لەگەڵ ئەوە داین کە دەڵێن خۆپیشاندان بەڵام هەستکردن بە مەسئولیەت خۆپیشاندانی هێمنانە بە بێدەنجی دەکرێت فشارێک بخرێتە سەر ئەم دەسەڵاتەوە پێی بڵێ ستۆپ وەکوی پێشتر وتمان هەموو ئەوەی کەوا لێرەدا لە بەردەستە ئەمە ئەو بەڵێنانەیەکەوە بە کۆمەڵانی خەڵک دراوە بەڵام توانیمانە چی لێ جێبەجێ بکەین چی بکەین باشە بەڕای من لەسەر ئەمە چی بکەین باشە مەسەلەن لێرە قاسم پێم وابێ باسی کەم ئەندامانی کرد کاکە لە پەرلەمان یاساکە دەرچووە لە خولی ڕابردوو یاسایەک دەرچووە و ئێستاش دەیانەوێت هەمواری بکەن باشتری بکەن بەڵام ئەم یاسایە حکوومەتە جێبەجێ ناکە حکوومەتە جێبەجێ ناکە بەڵام چی بەرامبەر بە حکوومەت بکرێت لێرەدا هەموواڵێن دکتۆریانی جنابەت کە پەرلەمانتاری پێشوویوە ئەم بەڕێزانش کە لێرن ئێستا پەرلەمانتارن لەم خولە ینی ئەڵێن ئێمە باەرکی خۆمان هەڵەسین بۆ نمونە وەزیرێکە دەی بە محکەمە بەڵام نایەت بەدەم محکەمەکە و محکەمە ناکرێت بۆ نمونە داواکەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گوێت لێ ناگرێت کەواتە پەرلەمان کاک یادگار من پێشتر باسم کردوتم پەرلەمان و حکوومەت دوو دەستگان بەڵام ئەوەی هەڵی دەسوڕێنێ حزبەکانن دەسەڵاتن لە خولی ڕابردووشدا ئەندامی پەرلەمان هەبوونکەوە ئیستیجوابی وەزیر کراوە پەرلەمان نەیهێناوە لەم خولەش من هیچ گومانم لەو برا بەڕێزانم نییە ئیستیجوابی وەزیریشیان کردووە بەڵام یەک تاکە وەزیر هاتۆتە پەرلەمان ئەگەر پێشتر دەوترات خەڵکێک هەبوو بۆ هین زۆرێک ناوێکی لێدەنا دەیوت میوانخانەیە بەس میوانداری دەکردن وەزیرەکان ئێکەکە ئێستا ژوایە ئەمە چییە ئەمە ئەو سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر خراپ بۆ گەن بووە زۆر خراپ تێکچەقیوە بەڕاستی پێویستی بە پێداچوونەوەی سەرەکی هەیە ئەبێت چی بکرێت ئەبێت زۆر بە کورتی بێت یەک ئەم سیستەمە پێویستی بە پێداچوونەوەیەکی تەواویە دەبێت جارێت لەو گرفتە هەرە گەورانەی هەن
مەسلەی یاسای سەرۆکایەتی پێداچوونەوەی پێ بکرێ سیستەمی پەرلەمانی جێگیر بکرێ مەسلەی دەستا و دەستکردنی دەسەڵات دەبێت بچەسپێندرێ ناگرێت جومگا سەرەکیەکانی هەموو جومگە سەرەکیە سیاسی و ئەمنی و اقتصادیەکان لە دەستی یەک حزب دابێت بەو شێوەیە هەڵی بسوڕێنێت و جگە لەمانە دەبێ هەموو بینە سەر ئەو قەناعەتێک کە پەرلەمان ئەو قوبەیەیە کە هەمووان کۆ دەکاتەوە نوێنەری هەمووانی تێدا ئەمە بەچی دەکرێت ئەبێتیان نابێت بەچی دەکرێت ئێستا دێمە سەر ئەوەی ئەبێتیان وەڵامی پرسیارەکان بەرەوە فەرموو پێش هەموو شتێک بەڕاستی دەبێ ئێمە کاتێک کە وەڵامی ئەو پرسیاری ئەو هاوڕێ بەڕێزانە دەدەینەوە خۆزگە ئێوەش وەکو ئێنارتی ینی ئینتقایی و خەڵکەتان نهێنا بە ینی بەسەراحەت ینی حتا لە شێقایی ئەمە یەک دوو بەڕاستی گرنگە کە ئێمە باسی دۆخی کوردستانەکەین وەکو خۆی هەڵی سەنجێنین بۆ نمونە ئەڵێ پارە هەمووی لای پارتیە سوور 47 لە سەدی 43 لە سەدی پارەی کوردستان چۆتە سلێمانی و گەرمیان لە یەک پارێزگا چووە جا لەوێ چۆن بەکارهاتیە بڕۆن لە خۆتان بپرسن باش بەکارهاتیە خراپ بەکارهاتیە خزمەتگوزاری پێشکەش نەکراوە مەقەیەکی ڕاست نییە وەی ئەگەر بە سیاسیانە قسە نەکا و بە ئینتقائی نەهادی بتێ ئێرە ئەو قسەی ناکە لە بەرەوەی دەزانی پارە چۆن هاتیە کوردستان و چەند پارەش چۆتە سلێمانی و بۆچی وەزع وایە بەڕاستی ئەمە پێم وایە زۆر ئینسافی تێدانە ئەمە یەک سەبارەت بەوەش کە ئێمە وەکو پارتی کە زۆرینەی لە پەرلەمان و زانی چۆنە حکوومەتی هەرێمی کوردستان بە زۆرینەی ئێمە دروست نەبووە تاوەکو ئێمە بە زۆرینە هەڵی بۆ شوێنینەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە دروستمان کردووە و ئەگەر بڕیاریشە ئەو حکوومەتە حکوومەتێکی خراپ بێ هەمووان لێی بەرپرسیارین کە ئەو حکوومەتە پێکەوە دروستمان کردووە بە یەکەوەش دەتوانین ئەو وەڵامی پرسیارەکانە ئەوەی تر کاکە با جواب بدەین ئێمە پێمان وایە سەبارەت بە خۆپیشاندان ئەوەندەی من لە پەرلەمانم 2 ساڵە بەڕاستی لە ئەو هاوڕێ بەڕێزەشم و بەڕاستی ئەو قاچانەی تو لە سەرسەری خۆم دادەنێم لە سەرسەری خۆم دادەنێم و ئێوە هیچ کەسی زەلیل نین ئێوە کەسی زۆر زۆر گەورن ئەنی ئەوەش قسەیەک نییە دەیکەم بە عملی لەگەڵتانین ڕۆژانەش هەر خۆ پیشاندانێک کاتبی لە گوڵ کالتر لە پێش پەرلەمان ئەوەندەی ئێمە لەوێین لە سەرسەری خۆمان داناون و بە زۆر جارە بووە ئینفعالیشیان کردووە گوتومانە بسەیڕقی ئێوە زەنی چۆنە ئەنجام ئەوە قسەکە باسی ئەوە کرا کە پەرلەمان ئەخر زەنی چۆنە ئێمە لە ناو وڵاتی چین هەمووی وەکو یەکە سیرکە ئەڵێ ئایا بەس پەرلەمان وەکو نەزیف بووە بەس حکوومەت نەزیف بووە ئایا پەرلەمانیش وانە برۆ پەرلەمان بزانە چه وەزعێکی خراپی لێ دەگوزارێت لە ڕابردوو لە ئێستاشدا ئێمە هەموو مؤسساتەکانمان کێشەی گەورەی تێدایە پێویستە لە هەموو مؤسساتەکان تۆ دێی تەنها لەسەر سەری حکومەت نە هەموو مؤسساتەکانمان لە دەسەڵاتی دادوەری لە حکوومەت لە پەرلەمان لە سەرۆکایەتی هەمووی کێشەی گەورەی تێدا هەمووی پێویستی بە چاکسازی هەیە و بەڕاستیش لە نیزامی پەرلەمانی لەو شوێنانەی کە نیزام پەرلەمانی ناکرێت بەبێ ئەوەی تۆ بێ حسابی گیرفانی حکوومەت بکەیت بێ یاسا دەرگ ئاخر موسیبەتەکە ئێمە لەوە بووە هەمیشە ئێمە مزایدەی سیاسیمان کردووە تاوکەم ئەخرەوە پرسیاری وەڵام پرسیارەکانە وەڵامەکانە ئێمە مزایداتمان کردووە یاسامان دەرکردووە بێ بزانین گیرفانی حکوومەت بەشی ئەو پارەی تێدایانە هەر لە بەرەوشە یاسای خاوەن پێداویستە تایبەتەکانمان پێجێبەجێ نەکراوە تا ئێستا مەسەلەن باسی ئەو بکەین نظام پەرلەمانی کاکە خەڵک ئەوەی ناوێت خەڵک ژیانی دەوێت ئەوە چەندی بەچەند بۆ خەڵک ئەمە خەڵک ئێستا مەشغولەکەین بە شتێک کە خەڵک معاناتی گەورەتریە خەڵک مشکلەی ژیانی هەیە پێم وایە ئێمە لە دەرگایەکەوە بۆ خەڵک دەچینە ژوورەوە و ئەوەش چییە دائیمەن ململانەی سیاسی بەو ئاراستەیەمان دەبە خەڵک ئێمەین هێزە سیاسیەکانین ئێمە پەرلەمانە ئەو تێ پەرلەمان قسە لەسەرە واکرێ مشکلەکەلەوەدایە پەرلەمانی هەمووی لە دەروی پەرلەمان هەموو من زۆر کاکە یادگار زۆر واقع بینانە لە هەموو بەرنامەکان قسە دەکەم و باوەڕش تەبی ئێستا وەکو باسم کرد من ئەوەی کە لەو وڵاتە دەگوزارێ ئەوەی لەو وڵاتە دەگوزارێ و لەوانەیە زۆر خەڵک کە پارتیش نەبی بەڵام جورئەت نەکە بەو وزوعیەتەی کە من باسم کردووە لە بەردەم سەرۆکی هەرێمم داناوە ئەوە هەر یەکەم زاریشە لە بەرنامەکەی ئێوە عەزی دەکەم تەمان راپۆرتەکەش لەلایە ئەمە باش ئەوەی کە راپۆرتێک هەموو وردەکاری مەرگەساتی لە وڵاتە لە گەندەڵی بەناو خسمە بەردەمی سەرۆکی هەرێم ئەمە وەڵامی نامەی سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ من دەیخوێنمەوە ئینجا عەرزی دەکەم دەڵێ پاش ئەوەی بەڕێز فڵانە ناوی من سڵاوی چیگەرم زۆر سوپاس بۆ نامەکەتان
دەستخۆشی لە جەنابەت دەکەم و داوات لێ دەکەم هەرچی لە تواناتاندایە بیکەن بۆ ڕیسواکردنی گەندەڵەکان و پەلکێشکردنیان بۆ دادگە و سزادانیان بە هەموو توانام پشتگیریتان لێ دەکەم و هەر کەسێک کۆسپی بۆ دروستکردن ئاگادارم بکەن ئیتر سوپاس مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان 25/2/2012 زۆر باشە پیشانی کامێراکەی ئەم کامێرایە ئێمە ئەوەی کە پێویستە گەیاندووبانە باشە تەئیدیش قسەی کاک عەلی باو قسە تاوکەم من دڵنیام نه با قسەکەم تاوکەم من دڵنیای بینەرانی خۆشەویست دەکەین ئێمە نامانەوێت قەیران لە ناو قەیران دروستکەین و ئێمە نامانەوێت وەرەقەی چاکسازی دەست پێ بکەین بۆ ئەوەی مزایداتی پێ بکەین بەڕاستی کێزانی ئازارمان لەکوێیە هەمومان نە بڵێ مزایدە دەکەین مەبەستمانە ئێستا گەر دەستی پێ بکەین وەکو کاک عەلی گوتی دەچێتە چوارچێوەی زۆرێک لە مزایدە ئێمە باش تێپەڕانی ئەو قەیرانە زۆر کەیسی گرنگەیە بەڕاستی دەیجوڵێنین و پشتیوانیشمان هەیە و دەشەکەین کاک عەلی لەوە دەست پێ بکەم ئێوە وتان ئێمە وەزیری شەدەین بە مەحکەمە نایەتەوە تا نامەی ڕسمی سەرۆکی هەرێمی پێڵێت گەندەڵەکان ڕسوا بکەن و هەمویان پەرکێشی بەردەم دادگا بکەن من زۆر ئیشم بەو نامەیە و هیوادارم سەرۆکی حکوومەتیش هەمان تێڕوانینی هەبێ و ئەمە بە بەشێک لە تێڕوانینی هەردووشان بەڵام ئەوەی لەمە گرنگترە کردارە من لێرەوە ئەیڵێم هەرگیز ناڕێم کێ ڕێگرە لە بەردەم هیچ منەتم نییە کێ ڕێگریەکە بابیکە هەموو کەیسەکان باس ئەم 10 ڕۆژە بڕوە بەناوە کەیسی چەندین ملیۆن دۆلاری ملیار دۆلاری ئەیخینە بەردەستی سەرۆکی هەرێم داوای لەکەین گوێمان لێ بگرێ داوای لەکەین نەخینە بەردەست سەرۆکی حکومەت هەر بەڕێزێکە سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم هەر بەڕێزێکە ئەگەر نا دەکەواتە ئێستا سەرۆکی هەرێم کە سەرۆکی پارتی دیموکراتە پشتیوانی ئەو دەنگەیە بەپێی نامەکەی بەڕێزیان بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی چاکسازی بینەوە گەندەڵی بین و پشتیوانی چاکسازی بکەین باناوی خوای لێ بێنین لەم خولەوە کەیس دەستی پێ بکەین بۆ پرساندن ئەم وەزیرانە بانکەینە پەرلەمان کەیسمان ئامادە کردووە بۆ پرساندن ئاستەنگی سیاسیمان هەیە من هەر خۆم چەندین وەزیرم داوەتە دادگا لە ڕێگەی دەستەی نەزا و داواکاری گشتیەوە من ئەو برادرانە باسییان کرد کاتان لێ دەکەم بێهیوامە بن چونکە من ئەگەر بێهیوا بووم لەوەی کە هیچ ناکرێ دڵنیاتان دەکەم یەک ڕۆژ لەو پەرلەمانە نابێت و پێویستیش نییە لەو پەرلەمانە بۆیە بەبێ هیوایی ئیش ناکرێت ئومێدەوە ئیش من زۆر پرسیار کرا کاگەلیگەر کۆی کەیتەوە وەڵامیان دیسانەوە تاکی دەکەمەوە متمانەتان پێمانە بێ دڵنیا بین یەک هەنگا و پاشەک شەناکەین لەوەی هەڵمان گرتووە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیا زۆر دۆسیەمان ئامادە کردووە پێویستمان بە ئیرادەیەک وەکو ئەو نامەی سەرۆکی هەرێم بتوان بین بەفعل ئەو نامە کە سەرۆکی هەرێم هەرچی هەر بەڕێزێک بێت سەرۆکی حکومەت بکرێ بەفعل ئەتوانین جوانترین وڵات دروستکەین نەک ئابوووریەکی قەرزار ئابوووریەکی سەربەخۆش دروستکەین تاکی کورد لە خۆشگوزەرانی بژی ئەمە خەون نییە ئەرقامان لە بەردەمە ملیۆنە بەرمیل نەوت بەرهەمێنین 5 ملیۆنین داهاتی ناوخۆمان زۆرە دیسانەوە تاکی دەکەمەوە بێ سڵمینەوە لەمە و دوای ئێمە یەک بەیەکەوە بەرپرسانە دیسانەوە تاکی بەڵێنی ئەوە بە بینەرانە دەی بەڵێنی ئەوە بە بینەران بە کۆی بینەران نەک تەنها بینەرانی ناڵتی هەموو خەڵکی کوردستان بەڵێنی ئەوە ئەدەی کە بێدەنگ نەبیت ئەو کەیسانەی ئەو قەزیانەی کەلاتە لە گەندەڵیت هەر وەزیرێک بێت هەر بەرپرسێک بێت هەر بازرگانێک بێت کە دەسەڵاتەکانی خۆی بە شێوەیەکی خراپ بەکارهێناوە ئیعلانی کەی لە ئێمارتی و لە هەموو جێگەیەکەوە وعد بێت هەموو ئیعلانکەین بەڵام من ڕەنگە سەرەتا ئەم کەیسەی وتمە نامێ بۆی نەڵێن موساعدەیەکە ئەخەم بەردەست بەڕێز سەرۆکی هەرێم ئەگەر وەڵامی ئەوە پەنجا لاپەڕێ ئەوە دیکۆمنتەکان ئەوە فلان کەس وای کرد بۆ کەسوکارەکەی خۆی لە ماوەی کەمە ملیۆن دۆلاریان دەستکەوە ئەوە فلان عەکس فلان کە داگیری کرد ئەوە فەرمونێکی نەیکرد ئەو کاتە بیر لە شتی ترەکەینەوە و دڵنیا دەبین بەشێکی لە ئێوە پێتوانی ئەگەر کردیشیە بێ ناوی گەندەڵکارەکانی ئەلام بکرێ هەر بۆی کەس جورئەتی نەبێت جارێکی گەندەڵی بکات چەند دەسەڵاتدارێکی گەورە لە سزنا بن لەسەر گەندەڵی وەزعی خەڵکیش باش نەمێ خەڵک ئاسوودەیە کاک سۆران فەرموو وەڵامی پرسیارەکان بە کورتی و کوردی سوپاس دەکەم دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە کە مشکەوانیش بەشێکن لە معاناتەکان کە دەربڕینەکانیان وازەحە ئەوەندەی هەمە ئەوەیە ئەو بەڕێزە کە باسی کرد لە بەردەم پەرلەمان هیچ کات لە بەردەم پەرلەمان قابلی قبولە نەڕێمانداوە هیچ کەس لە خۆپیشاندەران ئەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران بووە من بۆ خۆم 2 شەو لەمە و پێش 3 سەعات لەسەر جادەی عامی بەردەم پەرلەمان بووم بۆ ئەوەی خۆپیشاندەران بە سەلامەتی لەوێ بڕۆن جێم نەهێشتون پێکدادان نەبێ سەبارەت بە معاناتی کەم خاوەن پێداویستی تایبەتی هەتا پێشمەرگە ئەو یاسایی کە دەکراوە ئەلی پێشمەرگەکە وتی ژیانی ئێوە زۆر بەڵێ من پێم خۆش نییە باسی ئێمە لەبەر من وەکو فراکسیۆنەکەی خۆم قساکەم
باش لەبەرەوەی موچەی پەرلەمانتار زۆرە ئێمە 6 پەرلەمانتارین لە ماوەی 2 ساڵە 600 ملیۆن دینار لە موچەکەی خۆمانمان گەڕاندوتەوە بەشی زۆرینەی بۆ حیزب بەشێکی بۆ خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و ئەوەی ڕوومان تێدەکات ئەمە منەت نییە مزایەدە نییە بەس بۆی بزانن ئەگەر من 8 ملیۆن بە زۆر نەزانم 3 ملیۆن و 800 هزاری لێ هەڵناگرم بۆ خۆم ئەویتری بگەڕێنمەوە ئەمە مزایەدە نییە ئەمە بە عیبادەت ێزانم بە هەرکی ێزانم کاکسۆران ئێمە لە یەکینەوە پرۆژەمان هەیە کە موچەی ئەندامانی پەرلەمان و وەزیرەکان وەکو ئەوەی لە بەغدا و کەمتریش پێشکەشی دەکەین وەرە بە هەمومان هاوکاری ئەوە دەستانی خۆی لە دوو پرۆژەمان هەیە یەکیان بۆ ئەوەی کە موچەی پەرلەمانتار و پلە هاوشێوەکانی بە شێوەیەکی بەرچاو کەم بکرێتەوە دووەمان کە لە یەکەم گرنگترە ئەو خاننشینە بێمەعنایی پەرلەمانتار هەیەی لە 35 ساڵیوە تا ئەمرێت بە 6 ملیۆن سوور قانشتێک لە دەست شرکە قسەکانت بکەیت دوا قسەی خۆت دو قسەم ئەوەیە خەڵک نابێت ناومێت بێ دەبێت لە تێکۆشان بەردەوام بێ لە هەوڵ و کۆشش بەردەوام بێ هەرچەندە ئەوانەی بەڕێزان باسییان کرد هەمووی من لەگەڵیدان بەڵام ئاخر شتم ئەوەی کە برای بەڕێزم دکتۆر فرسەت باسی کرد نامەکەی بەڕێز سەرۆکی هەرێم من لام سەیرە بەرزی دەسەڵاتە بەڕێز سەرۆکی هەرێم دەڵێ ئاگادارم بکەوە ئایا لەو حاڵەتانەی تر چی کراوە گەندەڵی بە مؤسسا دەکرێت دەرکرد لە سلێمانی جێبەجێ نەکرا لەسەر گەندەڵی لە هەولێریش آخر مشکلەکە ئەوەیە ئەمە ئیدارەی نییە راپۆرتەکانی دیوانی چاودێری نامەی چاکسازیەکەی قسەکەم لەسەر ئەوەیە حزب ئەمانەی کوشتووە ئەم هەموو دام و دەستگای هەیە گەورەترین حزبیش ئێستا لەسەر ساحەی کوردستان پارتی دموکراتی سپاس بۆ دکتۆر سەروەر سپاس بۆ دکتۆر فەرسەت سپاس بۆ کاکسۆران من هەموو قسەکانم بۆ بێهیوایی خەڵک نییە چونکە لە 23 حوزەیران بەدواوە 250 هەڕەشەی کوشتن و بێڕێزی بە خۆم و خانەوادە و هەموو کراوە بەڵام سوورتری کردوم لەسەرەوەی هەرچی پێم دەکرێت درێژی ناکەم بەردەوام هەتا بتوانین کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن ئەچین لای ڕاپرسی کۆتایی ناوە مەڵخەیە ئایا خۆپیشاندانی هاوڵاتیان گرفتەکان چارەسەر دەکات دوای ئەو گفتوگۆی لەناو بەرنامەکە کرا بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان دەست بە دەنگدان مەکەن جارێ نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون ئایا خۆپیشاندانی هاوڵاتیان گرفتەکان چارەسەر دەکات بەڵێ نەخێر بڕیارم نەداوە ئایا خۆپیشاندانی هاوڵاتیان گرفتەکان چارەسەر دەکات وەکو وەبینن کە کات بەرەو کۆتایی دەڕوات لە 181 ئەڵێت بەڵێ لە 190 ئەڵێ نەخێر سفر بڕیارم نەداوە ڕاپرسی یەکەم ئەرک نەبێت لە ڕاپرسی یەکەمە لە 170 بەڕێزانە ئەڵێن بەڵێ خۆپیشاندان گرفتەکان چارەسەرەکە لە 118 ئەڵێن نەخێر و لە 111 بڕیاری نەداوە ئەرک نەبێت هەردوو ڕاپرسیەکە دەرکەوێت وەکو لە ڕاپرسیەکەی بینن لە ڕاپرسی یەکەمە بەڵێ 71 لە 100 بووە لە ڕاپرسی دووەمە بووە بە 81 لە 100 نەخێر 18 بووە بە 90 بڕیارم نەداوە 11 بووە بە سفر داوای لێبوردنتان لە یەکەمەوە کۆنتڕۆڵ خێرا کۆتایی بە بەرنامەکە بێنە کاتمان کۆتاییاتەوە بینەرانی عزیز ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی دووجار بیر بکەرەوە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان هەمیشە ئاوەدان